بەڕێزان سڵاوتان لەبێ. تانەر یەڵدز وەزیری وزە و سەرچاوە سروشتەکانی تورکیا ڕاگەیان بۆی مەترسی لە سەرژانی کارمەندەکانیان بۆ ماوەیە کار و چالاکیە نەوتیەکانمان لە هەرێمی کوردستان ڕاگرتووە. تانەر یەڵدز لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕاگەیان بۆی نەبوونی ئاسایشی گیانی کارمەندەکانیان بڕیاریانداوە بۆ ماوەیە کاری گەڕان و دۆزینەوە و دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا ڕابگرن. وتیشی هەر کاتێک زانیان گیانی کارمەندەکان دەپارێزرێت و هیچ مەترسێک لەسەر ژیانیان نییە ئەو کات دووبارە دەست بە کارەکانیان لە هەرێمی کوردستان دەکەنەوە. وەزیری وزەی تورکیا ماشەی بۆ وشکر عێراق لە بواری نەوت و غازی سروشتیدا وڵاتێکی زۆر دەوڵەمەندە، بەڵام ئاڵۆزی و نائارامیە سیاسیەکان عێراقیان بەرەو ئاقارێکی دیکە بردووە. ڕاشیگەیاندووە هەرچەندە بۆ ڕایگشتی ئاشکرایان نەکردو، بەڵام یەکەمین چاڵی نەوتیان لە عێراق لێداوە و لە ئێستاشدا بۆی نەبوونی ئاسایشی گیانی کارمەندەکانیانەوە ئەو چالاکیانیان ڕاگرتووە. بەڕێوەبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕاگەیان بەڕیاری جوڵەپێکردنی هێزی پێشمەرگە بۆ هەر شوێنەیەک لە لایەنژووری ئۆپراسیۆنی هاوبەشەوە دەدرێت کە لە ئەمریکا و هەرێمی کوردستان و عێراق پێکهاتووە. نزیکەی 2 مانگە بارودۆخی عێراق بە تەواوەتی کەوتۆتە ژێر هەڕەشەکانی چەکدارانی داعشەوە. لە سەرەتاشدا شکستەکەی 10 حوزەیرانی سوپای عێراق لا پارێزگای نینەوە ڕێگەی زیاتری بۆ چەکدارانی داعش خۆش کرد، بە تایبەت کاتوانیان بە تەواوەتی دەست بەسەر ئەو پارێزگایەدا بگرن. بەڵام ئەو شەڕە بە تەنها مەترسی نەبوو بۆ سەر سوپای عێراق، بەڵکو دوجار چەکدارانی داعش لە چەندین قۆڵەوە هەوڵی هاتنە پێشەوەیاندا بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان. لە ئێستاشدا هێزەکانی پێشمەرگە توانیویانە بستنەوە بەشێکی زۆری لەو شوێنانەی کە پاشەکشەیان تێدا کردبوو. سەدی مووسڵیش کە بە شوێنێکی مەترسیدار دادەنرا بۆ سەر عێراق و لە دەستی چەکدارانی داعشدا بوو، توانراوە بە تەواوەتی لەلایەن هێزی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ بکرێتەوە، کەچی هێشتا هەر یەک لە ناحیەی جەلەولاو قەزای شنگال و چەند گوندێکی تر لە سەرجەم قۆڵەکان لە دەستی چەکدارانی داعشدا ماوەتەوە. دوایین گۆڕانکاری دەست بە سەراگرتنەوەی سەدی مۆسڵە و دەرێنانی لەژێر دەسەڵاتی ترۆریستانە و ئێستا خەریکی ئەوەین کە تۆکمەتر بکرێ ئەو مانتیقەیە و هێزەکانی پێشمەرگە لەگەڵ ئەو چەکە نوێیانەشی کە گەشتوتە سەد و ئەو محوەری با بڵێن سەدی مووسڵ توانایکی زۆر باشیانەیە و ئیرادە و کۆڵی معنەویاتێکی زۆر بەرزیان هەیە لە ئێستاە. لا سەرەتای دەستپێکردنی شەڕ لا نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعشدا هەرزوو وڵاتانی دنیا هاوکاری و پشتیوانی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕاگەیاند. دوایین وڵاتیش کە ئیتالیا بوو، لا دوای سەردانەکەی سەرۆکی وەزیرانی ئەو وڵاتە بۆ هەرێم و گەڕانەوەی ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ناردنی چەک بۆ هەرێمی کوردستان. بەڵام لە ناو سەرجەم ئەو وڵاتانەدا تا ئێستا بە شێوەیەکی فەرمی هەر یەک لە وڵاتی ئەمریکا و فەڕەنسا چەکی ناردووە بۆ هەرێم. بە گوێرەی زانیاریەکانیش جۆری ئەو چەکانە بریتین لە چەکی سووک و قورس. بەشێک لە چاودێران دەڵێن شکستی سوپای عێراق بەرامبەر بە چەکدارانی داعش و لە بەرامبەریشدا بەرگریکردنی هێزەکانی پێشمەرگە سەرنجی زۆرێک لە وڵاتانی دنیای بەلای هێزەکانی پێشمەرگەدا ڕاکێشاوە. لەگەڵەوەشدا هێزەکانی پێشمەرگە بەدەر نەبوونە لا ڕەخنە و تێبینی و بە تایبەت کشانەوەیان لە هەندێک شوێندا. بە گوێرەی زانیاریەکانیش مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان فەرمانی سزادانی بۆ بەشێک لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە و بەرپرسانی حزبەکەی دەرکردووە، بەڵام تا ئێستا ناوی ئەو سزادراوانە ئاشکرا نەکراون کە دەوترێت لە هەندێک شوێن لە کاتی پاشەکشەیاندا کەمتەرخەم بوونە. لە ئێستاشدا بڕیاری جوڵاندنی هێزی پێشمەرگا بۆ هەر شوێنێک لەلایەن ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەشەوە دەردەکرێت کە پێک هاتوون لە ئەمریکا و هەرێم و عێراق. جوڵەی هێزی پێشمەرگە لە ئێستا بەپێی پلانێکی داڕێژراوە و هیچ سات و کاتێکی دیار نییە. وەزارەتی پێشمەرگە ژووری ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی نێوان عێراق، پێشمەرگە، ئەمریکا ئەم ژوورە بە زۆر بەجددی متابعەی تەواوی جەبهەکە. ناردنی چەک لەلایەن وڵاتانی دەرەوە و دەربڕینی پشتیوانیکردنیان بۆ هەرێم پێدەچێت بەغدای زیاتر نیگەران کردبێت. هەر بۆیە نووری مالیکی سەرۆکوەزیرانی عێراقی هێنایە دەنگ و هۆشداریدا بە وڵاتان لەوەی نابێت چەک بەبێ ئاگداری بەغدا بدەنە هەرێم. بەڵام پێدەچێت گرنگی هەرێم بۆ ئەو وڵاتانە
زیاتر بێت لەوەی لە بەغدا، بۆیە ڕۆژ بە ڕۆژ پشتیوانی بۆ هەرێم لەلایەن وڵاتانی دەرەوە زیاتر دەبێت. فەرمان محەممەد ئێنارتی، هەولێر. سبەینی ئەندامانی وەفتی دانوستانکاری کورد یەکەم کۆبوونەوەی نێوخۆیان ئەنجام دەدەن بەمبەستی داڕشتنی بەرنامە و چۆنەتی بەشداریکردنی کورد لە کابینەی نوێی حکوومەتی ڕاهدا. بەڕێوەبەرشە هەفتەی داهاتوو یەکەم کۆبوونەوە لەگەڵ لایەنەکانی دیکە ئەنجام بدەن. زانا ڕۆستایی ئەندامی وەفتی دانوستانکاری کورد ڕایگەیاند لە ئێستادا ئەوان لە بەغدان و سبەینێش یەکەم کۆبوونەوەی نێوخۆی لیژنەی ئەندامانی وەفتی دانوستانکاری کورد ئەنجام دەدەن. وتیشی کۆبوونەوە ناوخۆیەکان بۆ داڕشتنی میکانزمێکی وتوێشکردن و ئەو پرینسیبانەیە کە بەڕێرابی خەنە بەردەستی لایەنەکانی بەرامبەر و پۆستانەشی کە لاینەدا بە پێویستی دەزانن بۆ کورد ببێ. زانا ڕۆستای ئاماژەی بۆ کردەوە ئەوان پاش کۆبوونەوەی سبەینیان بڕیارە هەفتەی داهاتوو لەگەڵ لایەنەکانی دیکە لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی ڕاق کۆ ببنەوە و لە ناویشیاندا لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی و حەیدەرابادی کاندیدی ڕاستپێراو بۆ پێکهێنانی حکوومەت کۆ دەبنەوە. لەسەر ئاسی ناوخۆی و دەرەکی هەوڵەکان بۆ هاوکاریکردنی ئاوارەی زیدەکانی شەنگال بەردەوامی هەیە و لەو چارچێوەشدا بەمبەستی هاوکاریکردنی ئاوارەکان لە خازر مێری ئێزیدیەکانی گیان و فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە مێخواری خازر کۆبوونەوە. ئەوکات لە کۆبوونەوەکەشدا ڕاوێژکاری جڤاتی نوێنەری ئێزیدیەکان ڕایگەاندووە پاڵپشتی پێشمەرگە دەکەن لە بەرەکانی شەڕ تا هاوکاتەی شەنگال ڕزگار دەکەن. دوایەوەی کوردانی ئێزیدی ناوچەی شنگال بەهۆی دەست بە سەرداگرتنی ناوچەکەیان لەلایەن چەکدارانی داعش ماڵ و حاڵی خۆیان جێهێشت و ئاوارەی چای شنگال و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بوون و تا ئێستاش بەسەدان کەسیان لێ مردووە و کوژراون. ئەم ڕووداوانە لەسەر ئاسی جیهانی دەرەوە کاردانەوەی زۆری لێکەوتەوە. لە ناوخۆی هەرێمی کوردستانیش هەوڵەکان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان بەردەوامی هەیە و لەم چوارچێوەیەشدا بە مەبەستی هاوکاری و ڕزگارکردنی ئاوارەکان لەم دۆخەی ئێستایاندا لە بازگەی خازر و لە نزیک کەمپی ئاوارەکانی ئەو ناوچەیە میری ئێزیدیەکانی جیهان و ڕۆژ نووری شاوەیز فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە میحوەری خازر کۆبوونەوە. وما وضع إزدياد براغوت بصورة عام وبتايبتي وضع شنغاري شنغو بصراحة تشتي سرشاي شنغاري شبو كارثات كإنسانية جينوسايتا هيش تأم نزانين چن كشتينا چن مرينا چن جنو كيش برينا أخواي الروش بجمة باشا نباشا مساعدات دين بس تنظيم كنيا ريخستنية لا تنظيم لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ ئازادکردنی شنگال و ئەو ناچانەی ئێزیدەکانی تێدا ئاوارە و دەرکراون بۆ ئەوەی کوردە ئێزیدەکان بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان. بەم هۆیشەوە ڕاوێژکاری جڤاتی نوێنەری ئێزیدەکان ئاماژەی بۆ ئەوە کرد کە لە کۆبوونەوەکەیاندا بە فەرماندەی هێزەکانی پێشمەرگیان ڕاگەیاندووە ئەوان پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە دەکەن و دەستنەبەرەکانی جەنگ تا ئەو کاتەی گشت ناوچەکانی کوردستان و بە تایبەت شنگال ڕزگار دەکەن. توێ دیدارێدا مەدیار کرد و کوردێت ئێزدی پشتەوانیامە بۆ هێزت پێشمەرگەی هەموو جیەکی کە بەرامبەری ئەڤان دوڕندا ڕاتوەستێن و شەرتکەن و ئەم هیویدارین مژدەیە سەرکەفتنێ و گەهشتنە هەموو جیەت ئاخا کوردستانەیە پیرۆز بتایبەت شنگارە بریندار و وەختێکی نێزیکدا ئەم ئازاد بین و ڕێزگاریە شنگارێش بێتەکردن. ئێزیدیەکانی قەزای شنگال بەهۆی داگیرکردنی ناوچەکەیان لەلایەن چەکدارانی داعشەوە ڕوبەڕووی ئاوارەی و هەڵهاتون و کوشتون بوونەوە تا ئێستاش ئەوانەی ڕزگاریان بووە و ئەوانەشی لە چای شنگال و ناوچەکە ماون لە بارودۆخێکی خراپی ژیاندان لە بەرامبەردا خەڵکی کوردستان و بەشێک لە وڵاتانی جیهان بەردەوامن لە هاوکاری و ناردنی کۆمەک بۆ کوردانی ئێزیدی. بێسۆن خدر NRT بازگەی خازر. سالار فتاحی 26 ساڵ کە پیشەی پێشمەرگێ و لە 22 مانگی حوزێرانی ڕابردۆ بۆی تەقینەوەی بۆمبێکەوە لە کەرکووک بە سەختی بریندار دەبێ بۆ هۆشەوە هەست و هۆشی وەکو جاران نەما و چەند پارچێک لە بۆمبەکەش لە جەستە و سەریدا جێماوە. لە بەرامبەریشدا ئەو پێشمەرگەیە داوا دەکا حکومەتی هەرێمی کوردستان بەمبەستی چارەسەر بیباتە دەرەوەی وڵات. با پێکەوە راپۆرتێک لەسەر ژیانی ئەو پێشمەرگەی کە ماوەی 2 مانگە بریندارە بیبینین. لەوەتەی بۆمبەکەی پێدا تەقیوەتەوە توانای بیرکردنەوەی وەک جاران نەماوە. ئەو ئێستا لە ژوورێکدا لە هەڵەبجە ژیان بەسەر دەبات. لە کاتێکدا 2 مانگ بەر لە ئێستا بە چەکەکەیەوە لەگەڵ ژمارێک لە هاوڕێ پێشمەرگەکانی لارێکدا بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. سالار فتحوڵڵا گەنجێکی تەمەن 26 ساڵە و ماوەی 6 ساڵا چووەتە ڕیزەکانی پێشمەرگە لەسەر وەزارەتی پێشمەرگە. ئەو 22 مانگی حوزێرانی ڕابردوو ڕووداوێک بەسەر خۆی و هاوڕێکانی داهات کە سەر لە بەریژیانی گۆڕی. سالار چیرۆکی ڕووداوەکەی بۆ NRT گێڕایەوە.
کاتێک لە ناوچەیەکی باشووری کەرکووک کە بەسکەی قیتارەکە ناسراوە لەگەڵ پۆلێک لە پێشمەرگەکانی تردا لارگدا دەبن پاش تەواوبوونی وادەی کارەکەیان بڕیاردرا ئاڵوگۆڕ بە گروپەکان بکرێت و گروپێکی تری پێشمەرگە شوێنیان بگرێتەوە. سالار دەڵێت بڕیاری ئاڵوگۆڕ بە پێشمەرگەکان درا ئەوان بە مەبەستی گەڕانەوەیان بۆ ماڵەوە بەڕێکەوتن بەڵام لە پڕێکدا ڕووداوێک ڕوویدا. ئەسکە قیتار بووین بەرەو ماڵ هاتینەوە جوان بەرەو ماڵ هاتینەوە لە منتەقەی حەیسەناعەل سەر جادەی کەرکووک تووشی ئەو حادیسە بووین لە ناو دوو تەنیەکە بووین. حادیسەکە چی؟ وەڵی حادیسەکە بڵێن تەقینەوە بوو دایان ناو بۆمان. تەقینەوەکە سالار و 12 پێشمەرگەی تری بەرکەوت کەسیان بوونە قوربانی و نۆکەی تریش بریندار بوون. برینی دوو لەو پێشمەرگانە زۆر سەخت بوون کە یەکی چیان سالارە و بەهۆی تەقینەوەکەوە هەست و بیری و هۆشی وەک جاران نەماوە و چەند پارچەیەک لە بۆمبەکە لە جەستە و سەریدا جێماوە. بەپی راپۆرتە پزیشکیەکان بەهۆی تەقینەوەکەوە زیانێکی زۆر بەرسەر و مێشکی سالار کەوتووە. چەندین پارچەی بۆمبەکەش لە جەستە و سەریدا ماوە. هەروەها راپۆرتە پزیشکیەکان ئەویان دەرخستووە کە پارچەی بۆمبە تەقیوەکە کەلەی سەری شکاندووە و مەترسیدارە ئەگەری ئەوەشی هەیە زیانێکی گەورەی پێ بگەێنێت. پارچەی تایە سەرم پارچەکە جوتە ناو دەماخم ئەمە هەر پارچەیەکە لێرە شەوی وا هەیە بەخوا لەبەر ئازاد تا بەیان ناخۆم بیر و هۆشمەوەنە نەما وەک جارە خوا جاری وایە ناڵم تا بەیان ناخۆم یەم باوک مەڵەسێنم دایک مەڵەسێنم ئەچمە دەرۆ شەوی وایە. حاڵی حازر سالار جگە لەوەی توانای بیرکردنەوەی وەک پێشوو نەماوە بەباشی ناشتوانێت نان بخوات و هەڵسوکەوتی ڕۆژانە ئەنجام بدات کە سوکارەکەشی دەڵێن سالار ڕۆژانە تووشی هەڵچوون دەبێت. بەس وەختی وایە هەڵەسێ ئێمە هەموو خەوتوێ لەسێ هەڵێ ئێوەش هەمووتان هەڵسۆن دانیشن بە دیاری منەوە بۆ من خەومیەوە بۆیەوە خەون پارو ئەجوێ هەڵێ وەڵام من ناتوانم چەناکەم ئازاری هەیە. سالار لە ساڵی 2010ەوە لە کەتیبەی 57 ئاسمانی بۆتە پێشمەرگە لە 2012دا گوازراوەتەوە بۆ یەکەی 103 سریەی بەرگری سەر بەهێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی بەڵام دوای برینداربوون و لە دەستدانی بیر و هۆشی جارانی و زۆربوونی ئازارەکانی داوای چارەسەرکردن و بردنە دەرەوەی وڵات دەکات لە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان چونکە تا ئێستا هاوکاری نەکراون. وڵات داواکە ئەوەیە من هاوکاریەکمان بکەن مامەن بۆ دەرەوەی وڵات چارەسەرێکمان بکەن من ئەو پارچە لە سەرمایە ناتوانم بخەوم ناتوانم نان بخۆم داواکاریم بەزەوەیە. شارەزایانی تەندروستی دەڵێن ئەگەر پارچە بۆمبەکە زیانی بە خانەکانی مێشکی نەگەیاند بێت ئەوە ئەگەری زۆرە لە دەرەوەی وڵات لە ڕێگەی نەشتەرگەریەوە چارەسەری بۆ بکرێت و بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی. سالار دەڵێت بەر لەوەی ئەو ڕووداوەی بەسەردا بێت بڕیار بوو پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدات بەڵام لە ئێستادا بەهۆی برین و نەخۆشیەکەیەوە پێناچێت کارەکە ئەنجام بدات تا ئەو کاتەی دڵنیان نەبێت وەک پێشوو باش دەبێت. ئیسا ئەم دوو مانگە مایە کە تۆ زەهیرا تۆ خۆتاڵێ باوکە ئەوە ژنەکەشت بۆی ناموتیاشوم منیش حقیقەت ناڕەحەبم بۆی. حەچنەکەم نازانم بڵێم. وریا حەمە کەریم NRT هەڵەبجەی شەید. بەڕێزان ڕۆماڵی ڕاستەوخۆیان ئارتی بەردەوامە ئەم شەویش قساکەین لەسەر ئەو شەڕی ڕاگەیاندنەی کە لێوان شەڕی ڕاگەاندنی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە دروست بە قسە دەکەین لەگەڵ قسەکردن لەسەر کەیسی بە جینۆساید ناساندنی شەنگال لەگەڵ دوا گۆڕانکاریەکان کە ئێستادا لە بەرەکانی جەنگدا دروست بۆ قسەکردنی زیاتریش لەسەر ئەم تەوەرانە عەلی حەممەد ساڵح ببورن شوان ئەحمەد پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی کوردستان لە هەولێر و لە ڕێگەی مانگە دەستکردەکان لەگەڵمانە لە ستۆدۆش پۆڵا تاڵەبانی یاریدەدەری جەلات تاڵەبانی بۆ کاروباری شەیدان و ئەنفال کراوەکان لە لامان میوانە کاک پۆڵا سەرەتا دێمە لای تۆ زۆر بەخێربەی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە چیتان کردو بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی شەنگال؟ بەڵێ کەیسی شەنگال کەیسێکە کە بەم ئاخیرانە ئەم کارە ساتە ڕوویدا دیارە فترەیەکی زۆر نییە کە ئەم قەزیە ڕوویداوە هەر لە وەکو بڵێن سەدمەیەک بوو بۆ هەموو لایەک ئەو قەزیە بۆ هەموو کورد ئێمە هەر لە سەرەتاوە لە هەموو ئۆرگانەکان و ئەساساتی یەکێتیە بانگی ئەوە درا کە ئەبێ کەوینە گەڕ بۆ ئەوەی بە تایبەتی ئەو مەسەساتانەی کە معنین بۆ ئەوەی کە هەوڵەکانمان هەموو یەک خەین و لەگەڵ لایەنەکانی تریشا و لەگەڵ مؤسساتی کۆمەڵی مەدەنی و ئەوانە بتوانین کۆدەنگیەک دروستکەین لەسەر ئەوەی کە هەوڵەکانمان یەک خەین بۆ ئەوەی کە ئەم کەیسە بەرینە ناوەندە جیهانیەکان و لە ناوەندە
کانی دەرەوە بتوانین کاری لەسەرکەین بۆ ئەوەی بە جینۆساید بیناسیێنین. ئەم کۆدەنگێک و خۆت باسەکەی بەس قسەتان لەسەری کردووە ئێستا گەشتۆ بەکوێ؟ ئێستا هەوڵەکان دەستی پێ کردووە وەکو بەڕێستانە بینن لە وڵاتانی دەرەوە ڕێپێوان و سەردانکردنی مؤسساتە نێودەوڵەتیەکانی وەکو UN و ئەوانە و هێنانی وفود و ڕۆژنامە نووسان و کۆمەڵی خەڵکی مختص لەو بوارانەیە دەستی پێ کردووە و هێشتا شتەکە لە سەرەتایە و پێم وا بێ شتێکی گەورەیە وا بە ئاسانی نایەتە بواری جێبەجێکردن بڵێ لە چەند ڕۆژێکە کەیسەکە بە جینۆساید بناسیێن لێ خۆتەزانی ئێستا ئێمە ساڵانێکی زۆر لەسەر کەیسی هەڵەبجە و ئەنفال و کەیسەکانی کیمیابارانی ناوچەکانی تری کوردستان ئیشەکرێت تا ئێستا لە زۆربەی ناوەندەنیۆ دەوڵەتیەکانە بە جینۆساید نەناسانراوە لە هەندێکیە ئەگەر کراوە بەڵام هەرماوە هێشتا ئەم کەیسێش کەیسێکی تازەیە و هەموو ئەبێ لە هەوڵی ئەوەیە بین کە ئیشی لەسەرکەین و وا بکەین کە بیکەینە جینۆساید. بەڵێ کاک پۆلا ئێوە وەکو باسی کرد قسەتان لەگەڵ کۆمەڵی لە ڕێکخرا و لەگەڵ لایەنی نێودەوڵەتیە کردو وەڵام دانەوەی ئەوان چی بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی شەنگال؟ وەڵام دانەوەی زۆر باش هەیە و لە ناوەندەکانی هەواڵ و ڕاگەیاندنوانی شاخۆتان ئەیبیستن و خۆشتان باستانە سەری کردووە کە تاعاتفێکی زۆر لەسەر مەسەلەی ئەم مەسەلەی کە دژی یەرزیدەکانمان کراوە بەڕاستی لە زۆربەی ناوەندە جیهانیەکانە تەعاتوف هەیە و زۆر بەشیان هاتوونەتە سەرخات و بینی زۆربیان لە ئاستی زۆر باڵا قسە لەسەر ئەو مەسەلەیەکەن لە سەرۆگۆزیرانی وڵاتان وەزیری خارجیەکان ئەوانی کە هاتونەتە کوردستان یان هەر لە دەرەوە لە وڵاتانی خۆیان زۆر بە توندی ئیدانی ئەم کاریان کردووە و بۆ کارێکی وحشیانە و بە کارێکی زۆر نامرۆڤانیان باس کردووە هەتا زۆر بەشیان باسیێوان کردووە کە بێ ئەم کارە ساتە بەکو جینۆساید وانە قسەی لەسەر بکرێت وەکو ئیبادی جەماعی داوتانەتە دەستیان بۆەوەی کە کەیسی شەنگال بە جینۆساید بناسێنرێ بۆ خۆ دەزانی بۆ ناساندنی هەر کەیسێک بۆ بە جینۆساید ناساندن پێویستان بە کۆمەڵێک بەڵگە هەیە ئەم بەڵگانی لای ئێوە کە هەن بۆ بە جینۆساید ناساندنی شەنگال چی بووە کە داوتانەتە دەستیان بەدەر لە قسەکردن؟ وایە من پێم وایە کارەکان هێشتا لە سەرەتایە وەکو وتم بەڵام شتەکان هەمووی واقعە و لەسەر ئەرزی واقع هەیە هەموو ئەیبینێ تۆ مار و شتەکان لەبەردەسایە داتاکان هەمووی لەبەردەسایە ئەگەر چی هێشتا شەنگال لەژێر دەستی ئەو تیرۆرستانەیە ڕەنگە زۆربەی بەڵگە و ئەو کارە خراپانی کەوانە کردویانە ئەو تیرۆرستانە لە ناو شارەکەیە و لە ناو ناوچەکەیە مابێتەوە لە بەردەستی خۆیانایە ئەوە ڕەنگە کاتێک بە تەواتی تۆ بتوانین هەموو شتەکان کرێ ئەو کاو ناوچانە ڕزگار کرێ و بتوانی بە وردی کار لەسەر ئەوە کرێ ئێستا ئەوەی کە کاری لەسەر کراوە مەسەلەی ئاوارەکردنی ئەو خەڵکانەیە مەسەلەی ئەو بەدی کۆمنتکردنی ئەو شتانەی کە لەو دەمی ئەو خەڵکانی کە ئیگەڕنەوە لەلایەن کێوە درێ بۆ نمونەوەکو باسێکەکەی مەسەلەی بەدی و کۆمنتکاری ئەو خەڵکەی کە ئاوارە بوون ئەو هەوڵانە لەلایەن ئەو مؤسساتانەوە کرێت کە معنی بۆ نمونە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان بۆ نمونە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی لە بواری مەسایلی بە جینۆساید ناساندن و لە مەسایلی شەهیدان و ئەنفال و زۆر ڕێکخراومان هەیە کە لەو بوارانەیە لە پێشتر کاریان کردووە و شارەزاییان هەیە و ئەمڕۆژ هاتوونەتە پێش لەو مەسلەی کار بکەن داوا لەوانەی تریشەکەم کە بێنە پێش و بەیەکەوە هەمومان لەسەر ئەو مەسلەی شکەین ئەوەی کە تا ئێستا نەهاتوێتەوە ئەو مەسلەیەوە کار بکە. زۆر باشە کاک وڵات دێم وڵات بەڕێزان ڕاستەخۆ دەچینە هەولێر لە ڕێگەی مانگە دەستکردەکان و شوان ئەحمەد پەرلەمانتاری پارتیمان لەگەڵە لە پەرلەمانی کوردستان کاک شوان شەو باژێ وەکو پەرلەمانی کوردستان هەوڵەکانتان چین بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی شەنگال؟ شەو باش پەرلەمانی کوردستان کە لەو ماوەی ڕابردوودا لە پشوو جابوو پشوو یعنی دانیشتەکانی خۆی ئەنجامی نەدا بەڵام لیژنەکان لە ئیشکارەکانی خۆیان بەردام بووینە سەرۆکاتی پەرلەمانیش کە وەزع هاتە ئاراوە سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆکاتی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و سەرۆکی لیژنەکانی پەرلەمانی کۆبنەوەیان ئەنجام داوە چەند لیژنەیەکیان پێکەینا بۆی جەولەی مەیدانی بکەن بۆ ئەو منطقانەی کە بابرین ئەو وەزعی تیادا دروست بوو و هەوڵێکیش هەیە کە ئێمە ئەو لیژنانەکە ئیشکارەکانی خۆیان مەیدانیان کردیا ڕاپۆرتەکانی خۆیان ئامادە کردووە ڕۆژی دووشەممە پەرلەمانی کوردستان دانیشتێکی ئاسایی لەسەر ئەو بارودۆخە ئەنجام دەدا بۆ گفتوگۆکردن و شیکردنەوەی ئەو وەزعی کە هاتۆتە ئاراوە و بەتاکید لە دەسەڵاتی سەرۆکاتی پەرلەمانیشدا کە لێژنەیەک پێک بینیتن بۆ ئەوەی ئیش لەسەر ئەوەی بکە ئەو وەزعی کە دروست بوو بۆ ئەوەی بە جینۆساید بیناسیێنی و هەوڵێکی بەردەوامیش بدرێ بۆ ئەوەی کە لە دەرەوە و لە ناوە
هەوڵەکە بدێتن بۆەوەی بتوانێت ئەو پشتیوانیشتەوە بۆ ئەو قەزیە ڕەوایەکەمان دەستەبەر بکرێتن و ئەو لیژنێش پێک دێتێن هەر دەسێ بە ئیشکارەکانی خۆی بە کۆکردنەوەی بەڵگە و داتاکان و هەروە بە تۆکۆمنتکردنی بۆ ئەوی بتوان لە ناو خۆ لە دەرەوە بە تایبەتی لە دادگای جینایی دووەلی بۆی بتوانێت ئەو قەزیە بە جینۆساید بناسرێتن کە ئەوەش خۆی لە خۆیدا گەورەترین سەرکەوتن دەبێت ئەگە ئێمە بتوانین ئیش دەسەوەی بکەین بە جینۆساید بناسرێ بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە لەو منطقانە تووشی ئەو زوڵمە گەورەی بوونەوە بەرامبەر بە تیرۆریستان داعش کە بەرامبەریان دەرحەقیان کرایە واروها کە بە جینۆساید ناسرا یەک لە دەستکەوتە گەهێرەکان بۆ خەڵکی کوردستان دەبێتن کە لە مافی بڕیاردان لە مافی چارەی خۆنووسین زۆر ئاسانتر دەبی زۆرتر دێتە پێشەوە واروها کۆمەڵێک شتی تیشی بەدووادا دێتن هەر لە پارێزگاریکردن لەو خەڵکانەی کە دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و داویستکردنەوەیان و حیمایەکردنیان لەلایەن وڵاتانی دەرەوە ڕای عامی دنیا بۆی بتوانێت کە قەزیەکە قەزێکی وا گەورەیە کە پێویستە هەردەم پشتیوانی لێ بکرێ بۆی ئەو خەڵکانی خۆشمان کە تووشی ئەو وەزع بووینە بە سەلامەتی پاڕزگاکردنی ئەو منطقانە بگەڕێنە سەر ڕێوە شوێنەکانی خۆیان. بەڵێ کاکشوان کاکپۆڵە لەلام میوانە باسی کەیسی بە جینۆساید ناساندنمان کرد بەڵێ کاکپۆڵا باسی لەوە کرد کە جارێک کەیسەکە و هەوڵەکان لە سەرەتای و جەنابیشت هەر ئاماژەت بە هەمان شت کرد کە جارێکە قسەکردن لەسەر ئەم کەیسە بۆی بە جینۆساید بناسێنرێت هەوڵەکان سەرەتا و خەریکی گفتوگۆکردن وەک ئەندام پەرلەمانێک پێ دوایە کەیسی شەنگال بە جینۆساید دەناسێنرێت. هەموو هەوڵەکان لەوەیدا کە ئەو زوڵمەی کە دەرحەق بە خەڵکی شنگار بە خوشک و براکانمان لە شنگار و مندەقەکانی تری ژێردەسەڵاتی ئێستا داژیرکەری تیرۆر هەوڵەکان لەوەیدا بە هەموو لایەک بتوانێت بە دیکۆمنت بکرێت بەڵگەکان کۆ بکرێتەوە بۆی ئەو پشتیوانیە بەدەست بینین بۆی بە جینۆساید بناسرێ و هەموو هەوڵەکانیش لەوەیدایە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە بۆی کە ڕۆژانە دەبینین خەڵکانێک چ وڵاتانی دنیا بە هەنای خەڵکەکەی مەدێتەوە لەگەرماندانە پشتیوانیمان دەکەن و هەوڵ دەدەن و ئێمەش ئەو هەوڵانە لەبەر چاو دەگرین و ئیشی لەسەر بکەین بە هەموو لایەکمان بۆ ئەوی هەوڵ بدرێ بە جینۆساید بناسرێنێت. کاک شوانە تا ئێستا هیچتان لەسەر کۆکردنەوەی بەڵگە و دۆکۆمنتەکان کردووە بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی شانگالێەوە وەک پەرلەمانی کوردستان. هەروەکو لە سەرەتاش ئیشارەتم پێدا سەرۆکاتی پەرلەمان چەند لیژنەیەکی دیاری کردیە دەستنیشان کردیە ئەوانە جەولەی مەدیانیان کردیە بەڵام کە لیژنەکە پێک هات ڕۆژی دووشەمە یەک لە تەوەرەکان هەروەکو بە پێی زانیاری من ئەوەیە کە ئەو لیژنەیە پێک بێتن بۆی ئەو لیژنە دەست پێ بکاتن بە کۆکردنەوەی زانیاری داتایەکان بۆ ئەوی بە دۆکۆمنت بکرێ بەڵێ. بەڵێ کاک ئەو لیژنەیەش کە لێژنەی پەرلەمانی دەبی ئەو لیژنانی کە پەیوەنددارن وارووا لەوانەیە نوێنەرانی وەزارەتەکانی پەیوەنددار تیایدا دەبن بۆ ئەوی بتوانین لە مستەوای بەڕێوەبەری گشتی مستەشار لە وەزارەتی مافی مرۆڤ لە وەزارەتی شەیدان واروها لە وەزارەتی داد وەکو قازیەک هەبیتن واروها نوێنەری ئەو نەتەوانەی کە لە منتیقەش تێدا دەکرێت نوێنەر بن لەو لیژنەیە کە هەوڵ بدەن بۆ ئەوەی هەرچی بەڵگە و داتا هەیە کۆی بکەنەوە بۆ ئەوی بتوانێت هەوڵ بدرێت ئەو قەزیە بە جینۆساید بناسێنێت. بەڵێ کاک شوان لەگەڵمان بمێنەرەوە کاک پۆڵاجاری تر دێمەوە لای تۆ پاش ڕووداوەکانی شاری مووسڵ و شەنگال ڕەنگە بۆ خۆت ئاگادار بێت کە نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان شەڕێکی توندی ڕاگەاندنیان دەست پێ کردووە دەمەوێت بۆ چوونی تۆ لەو بارەوە بزانم. واللهی من بە شتێکی خراپ پێبینم ئەگەر چەندێک وەکو شەڕی شەڵا بە دوورە بێت لە شەڕی ڕاگەاندن نییە بەڵام متەسەوڕەکەم بە بەرنامە و شتێکی بەرنامە بۆدا ڕێژراوە نییە تەنها لەسەر مستەوای ئەشخاص و لەسەر مستەوای هەندێک تۆڕە کۆمەڵایەکان و هەندێک خەڵک هەبێ ئەوانە بەڵام بۆکو بڵێ ئەعلامێکی ڕسمی و شتی ڕسمی دژی یەک نەوتراوە. بەڵام کاک پۆڵاگەر ئاگادار بیت یانی ئێستا لە نێوان ئەندام و لایەنگرەکانی ئەو دوو حزبە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکە بەتەنیا نەماوە بەڵکو پەڕێتەوە بۆ ئاسی بەرزتر. من بەداخەوە لە لای من گەوەکەی کێتی نیشتمانی کوردستان قسە بکەم ئێمە وەکو برادرانمان ئەوانەی کە لە ئاستی بەرپرسیارەتی بن یا لە ئاستێکی باڵای ئەوە بن من شتێکی کەسێکی ڕسمیم نەبینیوە مووقفێکی ئەعلامێکی یان هێرشێ بکاتە سەر
پارتی بە نوعێکی خراپخواانە خواستە ڕەنگە ئەشخاص هەبێ لەوەکو تۆڕە کۆمەڵایەتەکانیان شخصی ڕێی خۆی تبێ بەڵام لە ئاستێکی باڵا و لەسەر مەسئولیەتێک نەبووە من بەڵام کاک هێرشش کراوە ئەمێ دوو نمونەت بەمێ بۆ نمونە ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەڕی تایبەتی خۆی لە فەیسبوکدا دوای ڕووداوەکانی ئەم ماوەیە ینی شتێکی بڵاو کردێتەوە کە ئەڵێ مەبەست لێ ڕووداوەکانی قەزای شەنگال و هێرشی چەکدارانی داشە لاسی سەرکرداتی و پەرلەمانتاران و ڕاگەیاندنەکانیدا یەکێتی زۆر نابەرپرسانانە هەنگاو دەنێت و قسە دەکەن ئەمە قسەی ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە وایە من ئەو بۆ خۆی ئەڵێ نازانم کەیفی خۆیەتی بەڵام شتەکە لە بەرچاوی خەڵکی کوردستانە ڕاگەاندنی یەکێتی هەموو خەڵک سێرێکە شتێک نییە بڵێ شاراوە بێ لە شوێنەکە ڕاگەاندنی یەکێتی هەڵوێستێکی نابەرپرسیارەتانی بینیوە ینی یەکێتی خۆت ئەڵێ ئەوە هێرشیش کراوەتە سەر یەکێتی و زۆر بەناڕەواش ئەو برادرە قسەی کردووە لە بەرامبرە ئەو برادری ئێمە لە پەرلەمان کە هەر بەرامبەر بە پۆستەکەی ئەوە داوای لە خەڵکی یەکێتی کردووە کە وەڵامی هەندێش نەدەنەوە و خۆیان بگرن لەسەر وەڵامدانەوەوان ئێمە پشومان درێژە و هەر ئەوەی ئەزانی میلەتەکەمان بە کاتێکی هەستیارە تێپەڕێ وەزعەکە هی ئەوە نییە ئێمە لەم کاتەیە بچین خەریکی وەڵامدانەوەی یەکتری بین و کێشە و شتی لاوەکی دروستکەین وەڕاستی و ئەگەر برادرانی پارتیش ئەگەر بۆکو ئێمە بێگومانم وایشە ئەوانیش هەروە بکەن کە ئەگەر خەڵکێکی شەبێ لە ناو پارتی بە نەوعی لە نەوعەکان تەسریحی خراپدا یان هێرش بکاتە سەر یەکێتی بەڕاستی حەقا ئەوان لە ئاستی سەرەوەی ئەو شتە ئەوە نەکرێت بەڵام ئەگەر ئەوە ڕێی خۆی بێ ئەوە شتێکە بەڵام ئەگەر ڕێی پارتیە بەڕاستی ئەوە شتێکی خراپە مەڵی کاکپۆڵا لەگەڵمان بمێنەرەوە کاک شوان دێمە لای جەنابە دەگەرگێت لە قسەکانی ئەمە بوو بێت ماوەیەکە شەڕێکی ڕاگەاندن لە نێوانێکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە دروست بووە ینی ئێستا قسەکە لەسەرەوە نییە کە بەتەنها لە نێوان ئەندام و لایەنگرانی و دوو حەزبەدا هەیە بەڵکو پەڕیوەتە بۆ ئاسی بەرزتر ئێوە پێتان وایە کاریگەری ئەم شەڕی ڕاگەاندنەی کە دەکرێتێتی نیشتمانی کوردستان حەزبێکی ئەوەندە خراپ بووە کاریگەری لەسەر ئەم دۆخە هەبوو بێت وەکو ئەندام و لایەنگران و لە ئاسی باڵای پارتی دیموکراتی کوردستانیش بەم شێوە پەنجەی تۆمەت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ڕاکێشن بەڵێ لەگەر هەندێک لە قسەکانی برای بەڕێزم کاکپۆڵا هاوڕام بەڕاستی ئەو دۆخەی کە ئەوڕۆ هاتتە ئاراوا یەکرێزی و تەبایی هەموو لایەنەکانی کوردستانی پێویستە بەیەکەوە و پەنجەی ئیتیهامیش بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و وەکو حیزبێکی خاوەن خەبات و ڕابردوو تێکۆشان درێژ نەکراوەکە بەڵام چەند کەسانێک بووینە کە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان کە لەو ماوەی چەند ڕۆژی ڕابردوو و هەڵمەتێکی ڕاگەاندنیان دەست پێ کردیا و لەلایەن کە کاک ئومێد باس کرا تەنها ڕەت دەدایتەوە ینی بۆکو بەرگری یەک وا بۆ نەک دەست پێشکەرێک لەلایەن کاک ئومێد خۆشناوەوە کرابیتن بەرامبەر بە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو حیزب چەند کەسانێک بوونە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان منیش هەمان ڕای برای بەڕێزم کاکپۆڵام هەیە لەبەرەوەی ئەو دۆخی ئەوڕۆ لە کوردستاندا هەیە ئەوەی ناخوازن کە ئێمە خەریکی خۆمان بین پێویستیمان بەوەیە لەبەرەوەی پەنجەی شایدی دەتوانین درێژکەین پێشمەگەی کوردستان هەر لە شنگار و زمارەوە تا دەکاتە جەلەولە لە زۆربەی سەنگەرەکان پێشمەکانی پارتی دیموکراتی کوردستان کە باز دەکرێت یان یەکێتی نیشتمانی کوردستان کە وەکو ئینتیمای سیاسی بەیەکەوە شەهید بووینە بریندار و تەزعیاندایە هەمومان ئەوڕۆ بەرامبەر بە تیرۆر یەشین بەرامبەر بە تیرۆریستان پێویستە هەمووشمان بە یەک تەوەجه ئیش بکەین کە ئەو ترسەی کە ئەوڕۆ یاخود ئەو مەترسیانێک کە ڕوبەڕووی کوردستان دەبێتەوە هەمومان پشتی بدەینە یەکتێ لە سەنگەری بەرامبەر بە تیرۆریستان و دوژمنان و ناحەزان بە یەک هەڵوێز بوەستینەوە ئەو شتانەی کە ئەگەر هەشمان بیتن با هەڵی بگرین بۆ کاتێشتر کە کوردستان ڕزگار دەکرێت کە ئەو ئاوارە خۆڕاگرانە کە ئەو خەڵکە لێ قەوماوانەی کە ئەوڕۆ لە شوێن و ڕێکانی خۆیان دەربەدەر کراون تووشی ئەو هەموو سیاسەتەی کە قڕکردن و کوشتن و شەیدکردن و ماڵوێرانی بووینە بەڕاستی ئەوەی لە بەرچاو بگرین پێویست بەوەی ناکە ئەوڕۆکە ئەمە بینە سەر ئەوەی سەنگەر لە یەکتر بگرین و داواشم وەیە لەو بەڕێزانەی کە حتى لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانیشن ئەوە لە بەرچاو بگرێ کە دوژمن بە یەک چاو سەری هەموو لایەکمان دەکاتن و مرونەتمان هەبیتن شتەکان بێرینەوە بۆ سەرکردایەتی سیاسی خۆمان کام لایەن سەنگەری لە یەکێتی کاک شوان گوێ دێمە کام لایەن سەنگەری لە یەکتری گرتووە مەبەستت کامیانە یەکێتی نیشتمانی کوردستان یاخود پارتی دیموکراتی کوردستان
ئەمە دەرێم سەنگەر لە یەکتر لە بەرامبەر بە دوژمنی یەک بین سەنگەر لە بەرامبەر یەکتر نەگرین ئەگەر شتێکیشمان هەبێتن بێرینەوە بۆ کۆبنەوەی حیزبیەکان لەبەرەوەی ئێمە تا ئێستاش لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتفاقی استراتیژیمان هەیە بە یەکەوە بەشداریمان کردیا بە یەکەوە حکومڕانێتی وڵاتمان کردیا بە یەکەوە لە بەغدا مەواقفەکانمان یەک هەڵوێستیمان هەبووە پێویستە چەند کەسانێک ئەگە بیاوێ ئەو وەزعە دروست بکەن مەجالیان پێ نەدرێ و لە بەیانی مەکتەبی لە یادی شازی ئابیش کە مەکتەبی سیاسی نامەیەکی ئاراستەی مەکتەبی سیاسی ئێمە و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کردووە کە پیرۆزبای نادیا بەڕاستی ئەوانە ڕێکدانەوەی زۆر زۆر جوانی هەیە ئەمە ئەوە دەخینینەوە حەقیش وایە لەو مینبەرە پیرۆزەشدا کە ئەو خەڵکانەی کە ئەگەر دەیانوێ درزێک دروست بکەن لە ناو یەک ڕێزی نیشتیمانی دەرفەتیان پێ نەدرێ مەجالیان پێ نەدرێ ئەو خەڵکانە کێن کاکشوان هەموو لایەکمان یەک خیتابمان هەبی بەرامبەر ئەوانەی کە لە ڕاگەیاندنەکان دیارن کە چەند کەسانێک بووینە کە ئەو هەڵمەتیان ڕاگەیاندیە ومێت دەکەین کە ئەو هەڵمەتە ڕابژیرێ یعنی ئەو شەڕی کە بەرامبەر بە یەکتر یان ئەو شتانێک کە بۆ یەکتر دروست دەکرێت ڕابژیرێ لەبەرەوەی قەزیەشی گەورەترمان لە پێشە ئەو قەزیە ڕزگارکردنی ناوچەکانی تری کوردستانە گەڕاندنەوەی ئاوارە بەسەربەرزی بیان گەڕنە سەر ڕێژوێنەکانی خۆیان و ئەو زولمە یاخود ئەو زەرەرانی کەریان کەتووە هەوڵ بدرێت قەرە بۆیان بۆ بکرێتەوە و هەوڵ بدرێت لە پێناو ئەو خەونە گەورەی کە خەڵکی کوردستان لەبەر چاوی گرتیا هەوڵ بدەین بۆ ئەو خەونە گەورەیەمان بەدەست بێنیتن بیر لە شتی لاوەچی نەکرێتەوە کاکشوان پێ دوای شەڕی ڕاگەیاندنی کە باس دەکرێت هەیە یاخود دروست کراوە هەیە چەند کەسانێکن نارێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێزم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە حزبێکین ئێستش لە سنگەرەکانی پێشەوە بەیەکەوەین لە حکومەت بەیەکەوەین لە پەرلەمان بەیەکەوەین لە مناقەشەکان بەیەکەوەین پێویست چەند کەسانێکن کە دیارن لە تۆری فەیسبوک و لە گۆڤارەکان کە شت دەنووسن کە دەرحەق بە ینی غەدرێکە لە پارتی دیموکراتی کوردستان لە سەرۆکی هەرێم لەو وەزعی کە لە هاتوو ئاراوە دەکرێتن پێویست بەوەی دەکات کە ئەو وەزعانە ینی هێمن بکرێتەوە ئێمە هەمومان بێک چاو سیر بکەین بەڵێ کاکشوان بەڵام چەند کاکشوان من پێم خۆشە یەک نمونەت بۆ باسکەم ینی ئێستا کۆمەڵی قسەت کرد بەشێک لە پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان ئەم قسانەی کە تۆ کردت بەشێکن لە هی ئەوان بۆ نمونە فەرحان جەوهەر پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی کوردستان بە ڕۆژنامەی هەولێری وتووە هۆکاری دیاری نەکردنی کەسێک بۆ پۆستی سکرتێری پەرلەمانی کوردستان گەڕاندەوە بۆ ململانێ ناوخۆیەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کاکشوان گوێت لێمە؟ بەڵێ ئێمە لەگەر ئەوەی دەکە وەزعک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بوو بە غیابی بەڕێز مامجەلال کە تووشی ئەو وەزعی بوو پێمان خۆشی پێمان ناخۆشی وەزعک دروست بوو لەوانەیە ینی زەرەی لە ئێمەی وەکو کورد وەکو کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا کە غیابی و تەسیراتیشی کرد کە لە هەندێک مەجالاتدا نەتواندرا کۆنتترۆلی هەندێک کەسانێک بکەن کە لە وەزعک دەیانوێتن شتێک دروست بکەن کە سنگەرێک لە بەرامبەر یەکتر بگرین خەریکی یەکتر بین بەڕاستی غیابی مامجەلالی پێوە دیار بوو و لە ناو سەرکردایشی یەکێتیش ئومێد دەکەین کە لە کۆنگرەی داهاتووشیان ئەوە کە ئیشی خۆیانە کە وەزعانە چارەسەر بکرێ بەڵام تکامەوەیە کە دەرفەت بە هیچ کەسێک نەدرێ لەسەر مەسەلە چار مسازەکان کێشە بەڵێ بەڵێ کاکشوان دێمە وڵات کاک پۆڵا بۆچی پارتی دیموکراتی کوردستان لەم قۆناغی ئێستادا باسی کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە؟ وڵاهی ئەوە شتێکی خراپە بەڕاستی من هیوادار کاکشوان چۆن بە باسی برادرانی یەکێتیەکەوە داوا لە برادرانی خۆشیان بکەوانەی کە لەم زروفەیە ئەو مۆزوعانە و ڕژێن و یا هەندێ دروستەکەن داوا لەوانیش بکە کە ئەوانیش کاتی ئەوە نییە کە بەڕاستی هەندێک مەسائل بێنە پێشەوە ئێمە بەڕاستی ئێستا کە لە هەندێک شت ئێمە خەمێکمان هەیە لە هەموو شتێک لامان گەورەترە ئێستا خەمی ئێمە وەکو یەکێتی خەمی پارێزگاریکردنە لە کوردستان خەمی پارێزگاریکردنە لەو ناوچانەی کە دابڕابوون و ئێستا هێنراونەتەوە سەر هەرێمی کوردستان خەمی پارێزگاریکردنمانە لەسەر و ماڵی خەڵکی خەمی پارێزگاریکردنمانە لە بەها نەتەوایەتەکانمان ینی ئێستا هیچ ئەوە خەریکی ئەوە نابین کە خۆمان سەرقاڵکەین بە هەنێ شتی لا بەلاوە کە بەڕاستی لەلایەن هەندێک خەڵکەوە کە ئەیانەوێ هەندێک شت بە هەندێک شت بشارنەوە بەڕاستی ئێمە مەبەست ینی نازانم ڕەنگە هەندێک خەڵک لەم کاتەیە کە دێ پەلاماری یەکێتیەدا باسی مەشاکلی ناوخۆی یەکێتیەکە ڕەنگە بیانەوە ئێمە ڕابکێشن بۆ شتێکی لابەلا دوورمانخەنەوە لە هەندێک مەسائل
بەڕاستی ئێمە لەم کاتەیە ئەوە ناکەین ئێمە ئێستا وەکوتم خەمی گەورەمان ئەوەیە کە چۆن پارێزگاری لەم وڵاتە و لەم خەڵکەی خۆمان بکەین ئەو مەسایلانە چونکە پۆڵاکە مثلا باسکردنی ناوماڵی یەکێتی ئەمە حەقی هیچ کەسێک نییە یعنی یەکێتی هێزێکە ئێمە خۆمانەوێت باسی مشاکلی ناو هەندێک لایەنی تر بکەین ڕەنگە زۆر بە ئاسانی بتوانین شت باسکەین و شت بڵێن و شتیشمان لابێ بەڵام پێمان خۆش نیە لەم کاتەیە ئەوە بکەین و هەندێک برادریش کە ئەو قسانە ئەکەن کە جواب نەدراونەتەوە تەنها لەو ڕوانگەیەوە بووە یان ئێمە ئێستا لەم کاتەیە خۆمان خەریک ناکەین بە هەندێشتی لاوەکیەوە ئێمە ئێستا خەم و کێشەی گەورەمانەوەیە کە چۆن توانین پارێزگاری لە خەڵکەکەمان بکەین و چۆن توانین ئەو ناوچانە پارێزین و چۆن توانین وا بکەین کە خەڵک لەسەر و ماڵ و ژیانی خۆی ئەمین بێ بەڕاستی کاکشان کاک پۆڵا گەرگوێت دەبێت دەڵێت پێمان سەیرم بابەتە لەم کاتەدا دەوروژێنرێت لە کاتێکدا هەرێم بە کاتێک یاخود زروفێکی زۆر هەسیاردا تێپەڕ دەبێت وەڵامی تۆ چییە؟ منیش لەگەر کاک پۆڵادام کە زروفە کاتە پێشەوە کە پێویستی بەوەی دەکە هەموو لایەکمان بە تەبایی بە یەکڕێزی نیشتیمانی بەرامبەر بە ئەو وەزعا بوەستینەوە بۆی بتوانین ئەو منطقانێک کە ئەوڕۆ کە داژی کراون زوڵم لە خەڵکەکەی کراوە بگەڕنەوە سەر هەرێمی کوردستان و بەنسبەت ئێمە کە باسی کرد ئێمە هەروەکو باشم کردەوە بۆ خۆیان مەتروکە ئێمە ئەو حەقە بە خۆمان نادەن مەسەرەن باز لە هەندێک وەزعی ناوام بکەین بەڵام باشە کاکشوان بۆ هەندێک لاندان پەرلەمانەکانتان منێکمایتێ باسی کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە لەم زروفەی ئێستادا بەڵێ ئیمە دیسان دەرێمەوە کە دەست پێشکەریەکان بەڕاستی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان لەلایەن ئەندامان لەناو پارتی دیموکراتی کوردستاندا نەبووە تەنها کەتنە سەر حاڵەتی دیفاعکردن کە دیتمان بەڕاستی زوڵمێک لە پارتی دیموکراتی کوردستان دەکرێت لە خەبات و ڕابردوو تەزعیە و قوربانیەکانی پارتی دیموکراتی کوردستاندا دەکرێتن بۆیە خەڵکێک هاتە دەنگ بە جواب هاتیە بەڵێ ڕاستە هەموو لایەکمان یعنی لەوانەیە یەکێتیش کە بازەکە شتیان هەیە ئێمەش کۆمەڵێک شتمان هەیە بەڵام ئەو شتانە بەڕاستی لە قازانجی ئێمەدا نییە وەکو هەرێمی کوردستان وەکو حزبەکان وەکو دوو حزبی خاوەن ئیتفاقی استراتیژی کە بەیەکەوە بووینە ئەوانە بەڕاستی منیش لەگەردامە واز لێبین لەو شتاری بینین هەمومان بەرە ئەو چارون سازە خۆمان ئامادە بکەین کە لە ماوەی داهاتوودا ڕوبەڕووی خەڵکی کوردستان دەبێتەوە و ئومێد دەکەم و دڵنیاش بین خەڵکی کوردستان بە یەکڕێزی و تەباییەکە دەتوانین قەزیەکەمان زیاتر بەرەو پێشەوە بین و ئەو خەونەی کە دیسان دەڕێمەوە کە خەڵکی کوردستان بە قوربانی خوێنی شەهیدەکان دەستە بەردەکرێت بۆ ئێمەی کوردستانیان. کاکشوان ئەڵێ کاک پۆڵا ئەندام و لایەنگرانی کەتی نیشتیمانی کوردستان زوڵم لە پارتیەکان ئەنی پێشش لە سەرەتای قسەکانی ئاماژەی بۆەوە کرد ئەو شەڕی ڕاگەاندنە لەلایەنی کەتی نیشتیمانی کوردستانەوە دەستی پێکردووە با من نمونەیەکت بۆ بێنمەوە لە کاتی کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە جەولەولایە ینی لایەنگرانی پارتی ئەنگو هێزەکانی پێشمەرگەی سەر بە پارتی دیموکراتی کوردستان لە جەلەولا کشاونەتەوە یا خوشکستیان هێنا قسەی جەنابەت چییە؟ جەلەولایان لە شنگال ببوورە لە شنگال لە شنگال ئەزانی تۆ هەندێک حاڵەت هەیە ئێستا وەزعی کە لە شنگال ڕوویداوە ئەمە شتێکە تەنها یەکێتی قسەی لەسەر نەکردووە لە شنگال حاڵەتێک ڕوویداوە ینی خۆی جەنابی کاک مەسعود قسەی لەسەر کردووە جەنابی باسی ئەوەی کردووە کە فەرماندەکان و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆریان لە لایەنگران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکن لەو کۆمەلگایە ئەوانی ڕێی خۆیان هەیە و قسەی خۆیان هەیە ئەوە بەڵام مەزعی شنگال و مەسەلەی شنگال کاک مەسعود خۆی قسەی لەسەر کردووە کە خۆی جەنابی کاک مەسعود باسی ئەوەی کرد کە فەرماندەکان و بەرپرسانی ئەو ناوچەیە وەکو ئەوە نەبوون کە وعدیان بەو دابوو کە دیفاع لە شنگال و لە خەڵکی شنگال و لە ناوچەکە بکەن ینی ئەمە شتێکە لە بەرچاوی ڕێی عام و لە بەرچاوی هەموو دنیا ئەو وەزعی کە لە شنگال ڕوویدا ئەمە بۆ ئیلا ئێمە قسەی لەسەرکەنی ترێبێتە شەڕی ڕاگەیاندن ئەگەر قسەیەکیش کرابێت لە ڕوانگەی ئەوە کراوە کە وەکو پێویست نەتوانراوە خەڵک لە شنگال دیفاع لە خەڵکی شنگال بکرێت ئەمە قسەی ئێمە بووە یان قسەی خەڵکێک بووە کە ئەگەر ڕێیەکشیدا بێ هجومی نەکردو سەر پارتی بە نەوعی لەنەوە ئەکان بڵێ ئەمە حاڵەتێکی وا بوو بەڵام ئەمە ڕێیەکی عامە نەک ڕێی یەکێتی بەڕێی زۆربەی برادرانی پارتی خۆشیانەوە یانی کاکشوان پێ دوایە ڕاگەاندنەکانی حەزب لەو دۆخی ئێستادا کوردایەتیان کردووە یاخود حەزبایەتی بە لە بەرچاوگرتنی ئەو شەڕەش کە ئێستا دروست بووە شەڕی ڕاگەاندنی نێوانێکێتی نیشتیمانی و پارتی بەڵێ وەکو شخصی خۆم من لەگەر ئەوەی داما
ئەو وەزعە ئەوەی ناخوازی کە لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی و یەکێتی ئەو وەزعی کە چەند کەسانێک کە بابرین کە دروست بووە لەو وەزعیدا کە بابرین کە لە ڕاگەاندنەکانەوە باسی لێوە دەکرێت لێرەدا ڕەنگ نەداتەوە لەسەر هەردوو حزبی پارتی و یەکێتی لەسەر هەردوو حزبەکە ڕەنگ نەداتەوە لێرەدا حەدێکدا بابرین دابدرێ بۆی ئەو وەزعە هێور بکرێتەوە ئەو ڕاگەیاندنە سارد بکرێتەوە ڕاگەیاندنمان بۆ تەوعیەکردنی خەڵک بۆ جۆش و حەماس دانە خەڵک بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ کەسە ئاوارەکان بەوانە بدرێت کە هیمەتیان هەبێتن خۆراگر بن بۆی بتوانن ئەو زوڵمەی کە بەسەر خەرچی ئێمەدا دروست بووە وەلاوە بچی و خەڵکەمان بە ئازادانە بگەڕێتەوە سەر ڕێو شوێنەکانی خۆیان و لێرەشدا داوا لە بەڕاستی لە تەلەڤیزیۆنەکانیش دەکەم زیاتر يعني ئەو شتانە هەندە نەوروژێنن بەنسبەت پارتی و یەکێتیوان ئەو وەزعی کاتە ئاراوە پێویستە هەمومان لەو ڕێگایەوە دابڕۆین بە تەوەجوهەکەمان بەوە بیتن چۆن بتوانین ئەو معنەویاتێک کە دروست بووە بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ خەڵکە خۆراک دەکەی زیاتر بکرێ بۆ دیفاع لە هەموو بستەخاکی کوردستان بکرێتن بۆی بتوانێت لەو نزیکترین دەرفەتدا ئەو خەڵکانی خۆمان کە تووشی ئەو وەزعی بووە بە منتەقەکانی خۆیان بە سنوورەکانی خۆیان بە شار و شارچکانی خۆیان شاد بکرێنەوە ڕاگەیاندنەکانیش بە ئەو دەورەی ببینن تەلەڤیزیۆنەکان سەتەلایتەکان نەوەک زیاتر شتێک وا بروژێنە شتێک دروست بکەن کە زیاتر دزێک بخێنێتە ناو یەکێتی و پارتی و حزب لایەنە سیاسیەکانی تری کوردستانیش. بەڵێ کاکشان ڕۆژنامەی هەولێر کە ئۆرگانی پارتی دموکراتی کوردستانە باسی کێشە ناوخۆیەکانێکێتی نیشتیمانی کوردستانی کردووە ئەمە شەڕی ڕاگەیاندن نیە لەم زروفەی ئێستادا بە بڕوای جەنابەت من باسم کرد پێی ناوێت زۆر دووبارێکەمەوە من لە بێدادرا باسم کرد کە ئێمە ڕوبەڕووی هەڵمەتێکی ڕاگەیاندن لەلایەن چەند کەسانێک بووینەوە لە ناو یەکێتی نارێم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەنا بەڕێز شێخ جەعفەر کە دوێنێکە کە ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حزبەیە کە یەکێکە لەو قارەمانە کە وەزیری پێشمەرگە بووە قسەکانی ئەوانەی کە کردی ئەوە لە خزمەتی ئەو ڕێگەی قەزێک ئەمانە ئەمە ئەوانە دەخوێنینەوە بەڵام چەند کەسانێکن بۆیە ئێمە کە باز دەکەین کە ئەو وەزعە نەمینێتن ئەو وەزعە سارد بکرێتەوە و دەرفەت بەو کەسانە نەدرێتن کە دەیانەوێت دەرس لە نێوان پارتی و یەکێتی و حزب لایەنە سیاسیەکانی کوردستان دروست بکرێت. بەڵێ کاکشان دێم وڵات کاک بەڵا هەمان ئەوەی کە باسش دەکرێت پارتی تەنها وەکو بەرگری بەڵێ کاک شوا بەردەوام بە یعنی وەکو بەرگریەک بووە لە خۆی کردیا کە ئێمەش دەتوانین قسە بکەین بەڵام قسەکان دیسان مەجاری ئەوەماندایە کە ئەو وەزعە لە قازانج و بەرژەوەندی خەڵکی کوردستاندانە لەگەڵ دانینە بەڵام لە ناچاری بووە کە ئێمەش خۆ ناکری هەر خۆت کەرکەی و زوڵم لێ بکرێ بۆیە هەندێک وەڵام دراوەتەوە بەڵام من لەگەر ئەوەی دامادیسان دەڕێمەوە کە هەمومان پێویستمان بەوەیدا زیاتر لە یەک نزیک بینەوە زیاتر تەبابین زیاتر پشت بدەین یەکتر کاکشوان باز دەواکێک کە دیفاعەکە ناچاری بووە لە بەرامبەر چیدا؟ بەرامبەر بەو ڕاگەیاندکارانەی یاخود بەرامبەر بەو کەسانەی کە بەرامبەر بە پارتی و بەرامبەر بە سەرۆکی هەرێم و بەرامبەر بە وەزعی کە لە منتیقە دروست بووە یعنی زوڵمێکیان لە پارتی کردیە کە قسەیان لەسەر کردووە. کاک بەڵا هەمان پرسیار ژاڕاستی تۆ کەم ڕاگەیاندنەکانی حەزب لەو دۆخی ئێستادا کوردایەتیان کردو یاخود حەزبایەتی؟ ڕاگەیاندنەکان ئەوەی کە تۆ بڵێ سەد هەموو شتێ پێرفێکتەوە نییە بەڵام کەم کورتی هەیە بەڵام تا ڕادەیەکی باش ڕاگەیاندنەکانی ئێمە ئەوەی کە لە بەرچاوی خەڵکە لە هەمووی لە خزمەتی مەسەلە نەتەوایەتیەکان و مەسەلە گشتێکەیە و لە زۆر جاریشە وەکو لە وەزعانی ئەخیریشا زۆر وەکوڵە پێی لە جەرگی خۆی ناوە و وڵامی زۆرشی نەداوەتەوە تەنانەت زۆر جار کە هێرشی ناڕەوا و قسە هەڵبەستن و ئانش کراوە ڕاگەیاندنی ئێمە بێدەنگ بووە لە پێناوی مەسلەیەکی گەورەیە کە مەسەلەی میلەتەکەمانە و شتانەی پشتگوێ خستووە و ئێستا سەرقاڵە بە مەسلەیەکی گەورەوە کە مەسەلە نەتەوایەتەکە و مەسلەی کوردە ینی ئەم پارێزگاریکردنە لەم وڵاتە تعبیەی جەماوەریە بۆ ئەم وەزعی کە هەیە و ئەوەی کە دێ لە داهاتووە ینی بەڕاستی ئەوە لە هەموو شتێک گرنگتر بۆ لای ئێمە وەکلەوەی دانشین هەندێ وەڵامی هەندێشتی لابلا بینەوەکو ئیعلامی ڕسمی لەسەر ئاستی کەسایەتی و شەخص و ئەوانە شت هەیە مەسەن خەڵک وەکو خۆی وەڵامەداتەوە ڕئێڵێ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە گۆڤار و ڕۆژنامەکانە ئەوە شتێکە بەڵام وەکو ئەوەی کە ئیعلامی ڕسمیەکێتی و لە ڕێی عامی ڕەنگە ئەو شایەتیە بە کە ڕۆڵێکی زۆر ئیجابیە بینێ چ لایەنێک زۆرگەی بەم شتە لابەلایەنە داوەکە وەکو خۆت باسیەکەی کاک بۆڵا ئەو لایەنە گوێ بە بابەتانە نادا کە لە ئیعلامە ڕسمیەکەیەوە دێت ئەم شتی
شتە وروژێنشتی لەم کاتەیە ئەو شتە نخوازراوانە بەڕاستی کە هجوومکردنە سەر لایەنێکی تێر و باسکردنی هەندێک کێشەی ناولایەنەکان و باسکردنی هەندێشتی لابەلا کە خزمەت بە دۆخەکە ناگەێت. کاکشان ئاماژەی بە شتێک کرد کاک پۆلاگەر بەوردیگەت بۆ قسەکانی گرت بێ ئاماژەی بۆدا کە کەسانێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە دەستیان بەم شەڕی ڕاگەیاندنە کردو و لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی کوردستانەوە خۆی ئاماژەی پێکرد ناچارن کە دیفاع لە خۆیان کەن کێنەوە کەسانی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شەڕیان دەست پێ کردووە. کەسانێکن کەس شەڕی دەست پێ نەکردووە ینی خەڵک ڕئی هەیە خەڵک خاوەنی ڕەیە لە ناوی کێتیە و ڕەنگە لە زۆر لایەنەکان کێشا خەڵک پابند نییە مەسەلەن بە هەندێشتەوە ئەگەر لە کاتێکا وەکو شتێکی ڕسمی قسە نەکە مەسەلەن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە لە گۆڤارێکە لە ڕۆژنامەیەکە و تارێکە نووسێ شتێکە نووسێ ئەمە تعبیر لە ڕئی خۆی ئەکا لەسەر مەسلەیەکە بیرروبۆچوونی خۆی هەیە ئەمە شتێکی زۆر طبیعیە. بۆ ینی خەڵک بە مەسەن بۆ نمونە تۆ باسی قەزەی شنگالت کرد لەسەر قەزەی شنگال هەموو خەڵک ڕئی داوە هەموو ئەم ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و میدیاکار و هەموو خەڵکانێک ڕیان داوە ڕەنگە لە ناو ئەوانیشا خەڵکی تیا بوو بێ سەربەیەتی بەڵام دەوترێ ڕاگەیاندنەکانێکێتی و پارتیارێکە سەروەری گرتنی شوێنەکان ینی بە جۆرێک یەکتر تۆماربارەکەن بە نمونەوەی کە سەروەری گرتنی شوێنەکان بۆ خۆیان تۆمارەکەن کە جێگەیەکیش لە دەست دەدەن یەکتر تۆمەتبارەکەن. من پێم وایە خەڵک ڕۆشنبیرە و خەڵک و شتەکان هەموو لە بەرچاوە ئەیکێن ئەمانی کە ئەم شتانە بڵاوەکەنەوە خۆ دەڵی خەڵک ڕۆشنبیرە خەڵک وعیە ئەندام و لایەن گرت هەیە کێن ئەمانە ئەم شتانە بڵاوەکەنەوە. خەڵکانێک ئەوەی کە بەڕێی من ئەوەی کە لەم کاتەیە کێشە دروستەکە و ئەوەی کە لەم کاتەیە ئیسارەی لایەنی بەرامبەرێکە ئەوە کەسانێکن بەڕاستی نەدڵسۆزی حزبەکەی خۆیانن نەدڵسۆزی میلەتەکەن و نەدڵسۆزی کێشەنەتەوایەتەکان بەڕاستی ئەینا ئەگەر تۆ لەم کاتەیە لەم زروفەیە کە ئێمە هەموو هەوڵ و توانەکانمان یەک خستووە بۆ پارێزگاریکردن لەم نیشتیمانە بۆ پارێزگاریکردن لە مەسەلەنتەوایەتەکانمان تۆ بێی باسی شتی ناوماڵی ئەو حزبەی هاوپەیمانە بکەی باسی بەخراپی باسی سەرکردەکانی بکەی بەخراپی باسی ئەدا و هەڵسو کەوتی بکەی بەڕاستی ئەمە شتێکی خراپە و ئێمە وا نەبێ نتوانین بڵین جوابی ئەوانە بینەوە یان وەکو پێویست لەجێ خۆیان ڕایانگرین بەڵام ئێمە قەزەیەکی گەورەترمان هەیە و بۆیش لەسەر ئەو مەوزوعانە وەستاوین ئەمانەوێ ئەوانەیشی کەوا هەڵسو کەوتەکەن بێنەوە سەر ئەو ڕێی کە ئەوانیش بۆ دەردی عەرەبەڵێ بێنەوە وعی خۆیان و بێنەوە سەر ڕێڕۆژنیوانێک ئاماژەت بە شتێک وتە دەوانەی کە ئەم پشێوەیان ناوەتەوە کەسانێکن کە دڵسۆزی حزبەکانین کەسانێکن کە ئەگەر دڵسۆزی حزبەکە شادامن بێگومان دڵسۆزی خاک و نیشتیمانیژنی کەواتە پەیامی تۆ چێ بۆ ئەو کەسانە. من بەڕاستی ئەوەیە بینم کە ڕاگەاندنی یەکێتی لە هیچ شتێکا دەست پێشخەر نەبووە و ڕاگەاندنەکانی یەکێتی خەڵکیش لە بەرچاوی هەموو خەڵک دیارە کە چی ڕۆڵێکە بینێ لەم ئەزمەیە چی هەوڵێک و ڕۆڵەکانی چۆن بووە لەم بارودۆخەیە و بەچی ئاراستەیەکا بووە و هیوادارم لایەنەکانی تریش هەمووی وابن و بە ئاراستە نیشتیمانیەکە هەموو ئیشکەین و ئەوەی کە کۆمان کاتەوە مەسەلە کوردایەتێکەیە ئەگەر شتێکیشمان هەبێ لەم زروفەیە هین ئەوە نیە ئێستارێکی ئێمە ئەگەر شتێکیشمان هەیە لە زروفێکی کە ئەتوانین وەکو قسەی لەسەرکەین گفتوگۆی لەسەرکەین مناقەشەی لەسەرکەین هەر شتێک بێ بەڵام ئێستا لەم زروفەیە قسەکردن و وەڵامدانەوەوانە شتێکی خراپە و ئێمە ناچینە ئەو شەڕەوە کەسیش ناتوانێت ڕامان کێشێتە شەڕێکی لابەلای ئیعلامی کە دوورمان خاتەوە لە قەزیە ئەساسێک. کاک پۆڵا باسی کەیسی بە جینۆساید ناساندنی شنگالمان کرد باسی شەڕی ڕاگەیاندنی یەکێتی و پارتیمان کرد من پێم خۆشە باز لە شتێکی تریشکەین زۆربەی بەرپرسانی یەکێتی لە ئێسادا بۆ خۆت ئاگاداری کە لە بەرەکانی شەڕدان ئەمە سیاسەتی حەزبەکە و داواکاری مەکتەبی سیاسیە یان لەلایەن حکوومەتەوە تەکلیف کراوە کە بچنەوە ناوچانە. ئێمە وەکو هێزێکی نیشتیمانی یەکێتی کە لە دروستبوونیەوە تا ئێستا لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر شوێنێ پێویست بوو بێ خەڵکی یەکێتی بە کادر و ئەندام و لایەنگر و سەرکردەکانیەوە ئامادە بوو ئەم ڕۆژ خەتەرێکە بەڕاستی ئێمەوە هەستمان کردووە کە خەتەرێکە لەسەر هەموو کورد و قەزیەکەی خەتەر هەیە بۆیە هەمومان بەرک و بەرکی سەرشانی خۆمان زانیوە لە ئامادەیمان هەبێ بەڕاستی لەبەر هەر لەو ڕوانگەیەشەوەی بەڕاستی هەمومان چەکمان هەڵگرتووە و هەمومان خۆمان بە پێشمەرگە ئازانین بە خەڵکی سیاسی و بە ڕۆشنبیر و بە پێشمەرگە و بە هەمومان پێشمەرگەیانی لەسەرکردە و کەوادری خوارەوەش. هێزەکانی پێشمەرگە لە ئێستادا هێزێکی نیشتیمانین؟ هێزەکانی پێشمەرگە هێزێکی نیشتیمانین ڕەنگە
وەکو تمۆحی ئەوەی کە هەمانە ئێمە هێزێکی نیشتیمانی وەکەوەی کە هێزی دەوڵەتان هەیەە ئەوە نەبێ ئەکەمەمانەوە پێشمەگەوا بێ بەڵام لەم زروفەیە هێزی پێشمەرگە ڕۆڵێکی نیشتیمانی بینیوە و هەموو ئەرکەکانی سەرشانی خۆی بۆ پارێزگاریکردن لە خاک و نیشتیمان جێبەجێ کردو. بەڵێ کاک پۆڵا با پرسیاری شتێکی ترکین لە گرتنەوەی مەخمور و گوێر و مووسڵدا هاوکاری فڕۆکە سەربازیەکان زۆر دەوری هەبوو بۆ خۆدەزانی. ئەم هاوکاریانە کەمتر دەکرێت بۆ شنگال و بۆ جەلەولە ئایا یەکێتی نیشتیمانی بۆ خۆی باسی ئەمەی کردووە ڕەنگە بۆ خۆ تێبینی ئەم شتت کردبێ بێگومان خۆی ڕەنگە ئەو سیاسەتی ئەو دەوڵەتانە خۆتەزانی ئەمریکا هێزێکی گەورەیە و خۆی بەرنامەی سەربازی خۆی هەیە و خۆی مەسەلانی خۆی داڕژێتەوە مەسەلی سەربازی و کردەوە سەربازیەکانی بەڵام ئەوەی کە هەیە لە منتیقەی شنگال و منتیقەی هەولێر و ئانە من تەسەوڕەکەم لەبەرەوەی کە خەتەر زۆر نزیک بوو لەسەر هەولێر بۆیە ئەوانە بۆ ئەوەی کە دوورخستنەوەی خەتەر لە هەولێر وەکو خۆشیان ڕایانگەیان لە ئەمریکاوە کە بۆ دوورخستنەوەی خەتەر لە هەولێر ئەوان تەداخلیان کردو لەو ناوچانە. بەڵێ کاک وڵات دێمە وڵات کاک شوان جارێکتر دێمەوە لای تۆ ئێوەکو پەرلەمانی کوردستان چیتان کردو بۆی هێزەکانی پێشمەرگە بکرێن بە هێزێکی نیشتیمانی؟ بەڵێ ئێمە بەڕاستی لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان چەند بڕیارێک دەرچوو دەربارەی لەسەر وەزی پێشمەرگە و هێزە ناوخۆیەکان یەک لە بڕیارەکانیش ئەوەیە کە هەوڵ بدرێ ئەو یەکەی هەفتا و یەکەی هەشتا لە ماوەی 6 مانگدا ئەوی ئەوانش بخێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوی پێشمەرگە هەمویان بخێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە ئەوانەی کە تا ئێستاش باز دەکەی کە ئەوە لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە ئەوەی تریان لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمەش هەستمان بەوەی کردیە بەڵێ و لە بڕیارەکانی ئێمەش وەکو پەرلەمانی کوردستان ئەوەیە کە هەوڵ بدرێ لە ماوەی 6 مانگدا ئەو دوویەکەش بخێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە. کەواتە کاک شوان کێ بەرپرسە لەوەی کە هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی نییە وەکوەوەی کە بەشێک لە چاودێران ئاماژە بەم قسەیەکەن؟ پێشمەرگە هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە ڕاستە هەندێک لەوانەیە وەکو باسی ئەو یەکانەشم گرکە تا ئێستاکە یەک نەخناونەتە سەر وەزارەتی پێشمەرگە هەوڵەکان بەردەوام وەکو باسم کرد لە بڕیارێک پەرلەمانی کوردستانیش ئەو بڕیاریدا کە لە ماوەی 6 مانگدا یەک بخرێنەوە. بەڵام پێشمەرگە لەبیر نەکەین پێشمەرگە هەوڵەکان لەوەیە کە لە ماوەی 6 مانگدا ئەو دوو یەکەیە بخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە. بەڵێ پێشمەرگەش بۆ هەموو لایەکمان بەدیار کەوتووە لە هەر لە شنگار و زمارەها دەگاتە جەلەولە لە هەر شوێنێک بی لە ڕاگەاندنەکانش دیارە لە زۆربەی شەڕەکان شان بەشانی یەکتر شەڕیان کردیە بەبێ ئەوەی هەست بکرێ کامیان پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانە یاخود پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەستگا ئەمنیەکان بە یەکەوە شان بەشان بەرامبەر بە تیرۆریستان بەرامبەر خوێنیان تێکڵاو کردیە بۆی دیفاع لە شەرەف و کەرامەت و خاشی پیرۆزی کوردستان بکەن. بەڵێ کاکشوان کاک پۆڵا ئێران و تورکیا هاوکاری هەرێمیان کردو بەناردنی هێز و چەک و تەقامنی بۆ ئێستا بۆ ئێستای هەرێم؟ من نەمبیستووە تورکیا بەڕاستی تورکیا و ئێران هاوکاری چەک و تەقامنی ئەوانیان کرد وەکو نەمبیستووە بە شتێکی ئەعلانیشان نەکردووە. من تورکیا هەروەکو هاوپەیمانێک ینی بە منجێی خۆیەتی قسەشی لەسەر بکرێ بەڕاستی ئێمە تورکیامان بە هاوپەیمانێکی زۆر نزیک و پاڵپشتێکی زۆر ئەوە ئازانی لە کوامانزانی کە ڕێی گۆڕاوە و تورکیاوە ئەوەیە لەم ئەزمەیە ڕەنگە کەمترین هاوکاری لەلایەن تورکیاوە کوردستان کرابێ نەکەر هاوکاریش نەکراوە تۆ ئەگەر لە ڕاگەاندنەکان بێ ئەمڕۆ کۆمەک و هاوکاری لە وڵاتێکی ئەوروپیەوە هاتوو بۆ لە تورکیاوە بێتە کوردستان تورکیا هەر ڕێی نەدا لە تورکیاوە بێتە کوردستانیش ئەمە ینی خۆشی هیچ هەنگاوێکی وەکو پێویستی نەدا بۆ هاوکاریکردنی هەرێم لەم بارودۆخە لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی مەسایلی لۆجستی عسکەری وانش. پێ دوای بۆچی تورکیا لەم بارودۆخە هاوکاری هەرێمی نەکردەوە بۆ خۆ دەزانین کە ڕێکەوتنی وزە هەیە لە بینیانە لە بینی هەرێم و تورکیادا؟ تورکیا ئەگەر لێبێ ئەمڕۆ وەزیری تاقەی تورکی وزەی تورکیا کە باسی لەوە کرد کە هەموو ئینەکانیان ڕاگرن لەم ماوەیە لە کوردستان بەهۆی ناجێگیری بارودۆخی ئەمنی و ئەوانەوە ئەمە بۆ خۆی جێگەی پرسیارە ینی بۆ لەم کاتەیە تورکیا ئەم مانگاوانە ئەنێ بەڕاستی.
بەڵێ کاک وڵا یەکێتی لە ڕێگەی پەیوەندیەکانی دەرەوەی وەکو حەزب جیاواز لە حکوومەت ئایا داوای هاوکاری لە دەرەوە کردووە؟ هاوکاری چی ڕوویەک هاوکاری مرۆیی هاوکاری سەربازی خۆ بێگومان تۆ ئەگەر ئەگەر ینی لە پەرلەمان و حکوومەت و هەموو مؤسساتەکانی هەتا مؤسساتە مەدەنیەکانیش داوایان لە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی کرد کە هاوکاری کورد بکەن لەم بارودۆخەیە کە تێکەوتووە منزمنی ئێران و ئەوانەیش هەر تورکیاش هەموو ئەوانە لەو ناوەندە نێودەوڵەتیانن کە داوای هاوکاریان لێکرا. بەڵێ کاک پۆڵا ئێستا گەراگادار بی هێزەکانی چەکدارانی داعش کەمتر هێرشەکەنە ئەو ناوچانەی کە هێزەکانی پێشمەرگەی لێ پێت وایە ئەمە بەهێزی پێشمەرگەی یاخود هاوکاری وڵاتانی وەکو ئەمریکایە؟ بۆ خۆی هاوکاری ئەمریکا ڕۆڵی خۆی هەیە ئەوە شتێکە هاوکاری ئەمریکا دەوری خۆی هەیە بەڵام من پێم وایە لەم مەرحەلەیە ئیتر داعش بەرەو ئەوە ڕواکەیتر بەرەو پاشەکشەیەچێ مخەتەتەکانیان وەکو ئەوەی کە پێویست بوو سەری نەگرت و ڕۆڵی داعش و قووەتی داعش لەو منتیقانە ئیتر بەرەو پوکانەوە ئەچێ بە تایبەتی لە دوای نزیک بوونەوە لە دروستکردنی حکوومەتی عێراقی و ڕۆشتنی هێزە سونیەکان بۆناو ئەو حکوومەتەوە بۆناو ئەو پرۆسە سیاسیە ئەوە بۆ خۆی لە ئەهمیەت و ڕۆڵی داعش کەمەکاتەوە چکە پێگە دامە جەماوەرێکی لەدەسەدا. کاک شوان هاوکاری سەربازی پێ دوایە کورد دەتوانێت کە هێزێکی پڕچەک دروستکە یاخود پێ دوایەم هەلەش لە دەسەدات؟ بەڵێ ئەوەی ئەوڕۆ لە کوردستان بەدی دەکرێت ئەوەی کە لەلایەن ئەو وڵاتانی زلهێز وڵاتانی ئەوروپی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن کە ئەوە جێگای دڵخۆشیە کە هەرێمی کوردستان جێگای بایەخ پێدانە لەلایەن وڵاتانی دنیا کە ڕۆژانە دەبین ڕۆژ هەبووە دوو وەزیری دەرەوەی وڵاتان هاتوونەتە هەرێمی کوردستان وە کۆبنەوەیان لەگەر سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێمی کوردستان و وەروە سەرۆکایەتی حکوومەت و کردووە و لە ڕەوشەکەیان پرسیتەوە و هەڵوێستیان لەوەی دەربڕیوە کە ئامادەن لە ڕووی سەربازی لە ڕووی مرۆییەوە هاوکاری خەڵکی کوردستان بکەن ئەوەش جێگای دەستخۆشیە جێگای ئومێدە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە توینتە ئەو خاڵەی کەوە وڵاتانی دنیا بە احتیمامەوە دەڕۆن هەرێمی کوردستان کە هەرێمێک بووە کە نمونەی دیموکراسی بووە نمونەی پێکەوە ژیان بووە نمونەی ئەوە بۆ کە ڕۆژانە بتوانین هەوڵ بدا بەرەو پێشبردننی ئەو ئیدارەی هەرێمەکەی خۆیدا و جێگای دڵخۆشیە بەفعلی کە ئەو وڵاتانەش ئیسەدادیان پیشاندایە و هەندێک هەروەکو ئاماژەکانیش دراوە کە چەکیشیان ڕەوانە کردووە و دابشکیانە سەر پێشمەگە قارەمانەکان لە میحوەرەکانی شەردا و ئومێد دەکەین ئەو هەوڵانە بەبەردەوام و هەندێک تریش کە لە ڕێگاوان و وڵاتانی تریش هەر یەکەو ئازادە کە چۆن بە شێوەیەک تەعامل لەگە هەرێمی کوردستان دەکات لە ڕووی پێدانە یاخود دابینکردنی چەک و تەقەمەنی سەردەمیانە بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانێت ڕوبەڕووی درندەترین ئێرهاب لە منطقە ببێتەوە چکە ئەو ئێرهابەی کە ئەوڕۆ ڕوبەرووی یەخەی هەرێمی کوردستانی گرتێتەوە مەترسیە بەسەر هەموو دنیاەکە بۆیە دنیاش لەو نقطەیە ڕاپشتیوانی شتەواوی ئێمە دەکەن و ئێمەش بەڕاستی دەبینە ئەو هێزە یاخود بخاون ئەو چەک و جبەخانەیە ئەو ورە و معنەویاتی پێشمەی قارەمانەکان پاش ئەوەی کە ئەو وەزعش ئەوە دەبێتن کە زیاتر ڕێخستنێکی باشتر لە ناو ڕێخستنەکانی پێشمەرگەی کوردستان دروست بکرێ و سوود لەو چەک و تەقەمەنیانە یاخود هەندێک چەک هەیە پێویستی بە زیاتر بە دەورات و بە شتیش دەبێتن کەوانە پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە لە بەرچاویان بگریتن بۆی بتوانین ئەو خەڵکە ئەو قارەمانانە ئەو شۆڕجێرانە بەو چەکانەوە لە مەیدانەکانی خەبات ڕوبەڕووی هەموو مەترسیەکانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە بۆستنەوە. زۆر باشە وڵاتانی دراوسێ بە نمونە ئێران و تورکیا تا ئێستا هیچ هاوکارێکیان پێشکەش بارەمی کوردستان کردووە؟ ئەوەی کە لە سوپاسنامەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە سوپاسی سەرۆک کۆماری ئێرانی کرد بەڕێز حەسەن ڕۆحانی کە بۆ ئەو هاوکاری کە بەرامبەر بە هەرێمی کوردستان پیشانیان دابوو. بەڵێ ئەو هاوکاریانەی کە پێشکەش باوارەکان ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە بەڵێ و ئێمە وەکو هەرێمی کوردستان پێشوازی لە هەموو هەوڵێکی دراوسەکانمان دۆستانمان دنیا دەکەین کە بەرامبەر بەو وەزعی کە ئێمە تێکەوتوینەوە بەرامبەر بە وەزعی ڕوبەرووی هەرێمی کوردستان بۆتەوە مە پشتیوانی و پێشوازی لە هەر هەولێکی خێرخوازی دەکەین لە هەر ڕووەکەوە کە دەستی هاوکاری بۆ هەرێمی کوردستان درێژ دەکەن. کاک شوان ئەو هاوکاریە سەربازیانی کە پێشکەشەکرێ بارەمی کوردستانێک و پەرلەمان
تا چەند ئاگادارن؟ ئەوەی کە زانیاریم هەویتن ئەو چەک و تەقەمەنیانی ئەو پیداویستی سەربازیانەی کە ئێستا گەیشتونەتە هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی پێشمەرگەوە وەردەگیرێ دابش دەکرێت بەسەر جەبهەکاندا بەسەر میحوەرەکانی کە پێشمەرگە لە خەباتدانا. بەڵێ کاک شوان دواتر دێمەوەلات کاک پۆڵایە مەلای تۆ یاریدەدەری تاڵەبانیت وە سکرتێری گشتی یەکێتیشیت بۆ کاروباری شەیدان چۆن ماف و ئیمتیاز بۆ کەسانە فراهەم دەکەن کە و خۆبەخشن لە بەرەکانی جەنگدا ئێستا وانەی کە لە بەرەکانی جەنگە خۆبەخشن خوانە خواستە ئەگەر هەر کەسێ لەوانە ئینشەڵا کەسیان لێ شەهید نابێ ئەگەر هەر کەسێ لەوانە شەهید بێ ئەبێ بە شەهید تۆمار کرێ و هەموو ماف و ئیمتیازاتێکی شەهیدانی پێ بدرێ. بەڵێ پرسیارێکی تر ئەمڕۆ وەزیری شەهیدانیش لەسەر ئەو بابەتە قسەی کرد وەکو حکوومەت کە ئەوە پێویستەوە وەکو شەهید تەعاملیان لەگەڵ کرد. بەڵێ کاک پۆڵاگەر پرسیارێکی ترکەم بەدەر لەمانەیە کەتی ڕای لەسەر حەیدەرابادی وەک لایەنە سیاسە کوردیەکان جیاوازە؟ خۆی ئێستا جووە هێشتا تۆ حکومبەی وەکوەوەی کە وەکو سەرۆک وەزیران ڕای چێ لەسەریەوەوانە بەڵام وەکو ئەگەر تۆ وەکو سیاسیەک سەبکەی لەسەری ئەبێت جارێت تۆ لە بەرامبەر قەزیەی کورد و مەسەلە نەتەوایەتیەکانی کورد و ماف و حقوقی کووردە چی ئەڵێ ڕای چۆنە ئەوە دەرێخاک ئەو کاتە توانی قسەی لەسەرکەی کە ڕای چۆنە لەسەری ئێمە جارێ سەرەتاین هیوادارین وەکو وانی تر نەبێ و بتوانێت ڕۆڵێکی ئیجابی ببینێ لە نزیکردنەوەی کورد لە بەغاو. کاک پۆڵا ئەگەداری کە ژمارەیەکی زۆر هاوکاری سەربازی هەرێم کراو بنمونە و چەکانی کە دێنە هەرێمی کوردستان ئەکێتی چ گرنگتێک دەدا کە دواترم چەکانە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەکار نێنرێ مەبەستم دوایان بارودۆخەیە لە ناوخۆی مەوەسە ناوخۆی هەرێمی کوردستاندا بەڵێ من هیوادارین وانە بێ بەڵام لەسەر ئەو قسانی کە پێشتر کردمان ئەگەر هێزی پێشمەرگە هەوڵەکان چڕ کرێتەوە بۆی هێزی پێشمەرگە بێ بە هێزێکی نیشتیمانی و هێزێک بێ کە بتوانێت دوور بێ لە مەسەلە سیاسیەکان و ڕۆڵی خۆی وەکو لە وڵاتانی تری دنیا هەیە گیێڕێ وەکو هێزێک کە هێزی دەوڵەت بێ ئەوە ئەو کاتە ئەو مەترسیانە نامێت. ئەو چەکانی کە دێن تەنیا لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگە مامەڵان پێوە دەکرێن بەبەستم دابەشکردنێتی ئەوەی کە وەزیری پێشمەرگە باسی کردووە ئەوەشی فەرماندەکان لە بەرەکانی شەڕ باسیەکەن هەر وایە هیچ جیاوازیە دەکرێت لە پێدانی ئەو چەک و کاریانە کە دەگاتە هەرێم بە پێشمەرگە تا ئێستا پێم وابێ ئەوەی کە باس کراوە هێشتا چەک تەوزیع نەکراوە سەر پێشمەرگەیە ڕەنگە گەشت بێتە هەرێم و گەشت بێتە هەندێک لە شوێنەکان بەڵام وەکەوەی کە تەوزیع کرابێ لەکوێ چەند تەوزیع کراوە لەکوێ چەند تەوزیع نەکراوە ڕەنگە ئەو حساباتە نەکرابێ هێشتا. ئەم چەکانەی کاتون بۆ هێزەکانی پێشمەرگێ بە هیچ شوێک ناگاتە دەست شخص و هیچ لایەنێک هیچ شخص و هیچ لایەنێک تەمۆحی لەو چەکانیان نییە جگەلەوەی کە هێزی پێشمەرگەی پێپڕچەکرێ و بۆ دیفاعکردن لەگەل و نیشتیمان. کاک شوانجارێکی تر دێمەوە لای تۆ ئەو چەکانەی کە دێنە هەرێمی کوردستانەوە چ گرنتیەک هەیە یاخود ئێوە ئاگادارن کە دواترم چەکان نەگاتە دەست هیچ حەزب و هیچ لایەنێک لە هەرێمدا؟ بەڵێ ئەو چەکانەی کە ئێستا گەیشتونەتە هەرێمی کوردستان هەروەکو لەلایەن بەڕێز وەزیری پێشمەرگەشەوە کە ئیشارەتی پێدرایە ئەوانە بەسەر پێشمەرگە قارەمانەکاندا دابەژەکرێن لە مەپەی پێویستی و شوێنەکان نەک بە ئەوەی جیاوازی بکرێت لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان ئەو چەکانە کە دێتن ومێت دەکەین کە بە هیچ شێوەیەک لەبەر ئەوەی ئەو چەکانە بۆ ئەوەیە کە ڕوبەڕووی دژمنانی کوردی پێ ببینەوە نەوەکو بکەوتە دەستی خەڵکانێک و ئومێدش دەکەم لەلایەن وەزارەتی پێشمەرگەی لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە زەبطەکە دەکرێتن بە پێی سزلات و تۆمارکردن و دابەش بەسەر هێزی پێشمەرگەی کوردستاندا دەکرێتن. کاک شوان ڕەنگە ئاگاداربی چەند حەزبێک هەیە لە دەرەوەی هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی شەردان و بۆ ڕوبەڕووبوونیان بەرامبەر بە چەکدارانی داعش چەکیشیان پێدەدرێت دوای ئەم چەکانیان چۆن لێ وەردەگیرێتەوە ئەوەندەی ئێوە ئاگادار بن.
من زانیاریم لەسەرەوەی نییە کە چەک بدێت بەوانە ئەوە دەکرێت لە وەزارەتی پێشمەرگەوە پرسیار بکرێ بەڵام ئەوەی کە من زانیاریم هەیە وەزارەتی پێشمەرگە هەمووی بە ئەرقام بە مۆر دابەش دەکاتن بەسەر ئەو هێزی پێشمەرگانەی کە پێویستیان بەو چەکانە دەبیتن بۆ ڕوبەڕووبنەوەی تیرۆر. کاکژان بەڕاشکاویت کە وەڵامێکم بەرەوە تا چەند وەک پەرلەمانی کوردستان ئاگادارن ئەم چەکانەی کە دێت ناکەوێتە دەست هیچ حەزب و هیچ لایەنێکەوە. ئێمە وەکو پەرلەمان دەکرێت بە دوواداچوون بۆ هەموو وەزعک بکەین و بە پێی هەر معلوماتە زانیاریەکە بکەوتە دەستمان ئێمە حەقی ئەومان هەیە وەکو پەرلەمانی کوردستان لە دانیشتنی خۆمان داوا لە وەزیری معنی بە ئیشەکە بکەین بێ لەوێ داوای ڕوونکردنەوەی لێ بکەین. ئێمە بە دوواداچوون دەکەین بۆی ئەو شتانێکە جەنابەت باست کرد بە فعلی نەکەوتە دەست هیچ کەسێک تەنها بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بێتن وەگە هەر زانیاریەک هەر شتێکشمان بەدەست بکەوی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بە دوواداچوونی بۆ دەکەین و لە دانیشتەکانی پەرلەمان و هەروەها ئەو وەزیرەی کە پەیوەنددارە بەو ئیشە ئێمە دەتوانین بانگێشتی پەرلەمانی بکەین ڕوبەڕوو پرسیارەکانی بەرەو ڕوو بکرێتەوە. بەڵێ کاک وەڵاجاری تر دێمەوە لای تۆ پرسیارێکم لە کاکشوان کرد هەمان پرسیارش لە تۆ ئەەکەمەوە چەند حزبێکێ بۆ خۆداگاداری کە لە بەرەکانی شەردان لە دەڕۆی وەزارەتی پێشمەرگە بۆ چەکیشیان پێ دەدرێت دوایم چەکانیان لێ وەردەگیرێتەوە؟ حتمما لێیان وەردەگیرێتەوە ئەمڕۆ ئەو هێزانەی کە چوونتەوێ وەکو لایەنەکانی کە جنابەت باسیەکەی لە چوارچەوەی هەڵوێستێکی نیشتیمانیایە ڕۆشتوون بۆ وەکو پێشمەرگە دیفاع نیشتیمانە بکەن وەکو خەڵکێکی خۆبەخش و ئەوانە بەڵام وەکو ئەگەر چەکی شتێکیشیان پێ بدرێ حتمما نەبێ و چەکە لە مستەقبەلەکە و کێشەیە تێپەڕی و وەزعەکە ئارام بوویەوە ئەو چەکانە بگەڕێتەوە بۆ هێزی پێشمەرگە و بۆ وەزارەتی پێشمەرگە و خۆ حەقیشە ئێمە لە وەکو لە زۆربەی وڵاتانی دنیا هەیە هێزی احتیاط هەیە حکوومەت ئیدارەی ئەدا و لە کاتێکی پێویستە بانگیان نەکاتەوە چەکیان پێ ئەدا و دوایی لێشیان وەرەگیرێتەوە ئەکرێ ئێمەش ئەو لایەنانەی کە هێزیان هەیە یان خەڵکیان هەیە لە شەڕ و شتا ئامادەیان تیا بەشداری بکەن لە چوارچەوەی هێزێکی ئاوا وەکو احتیاط ڕێکخرێن و لە مستەقبەلە هەر کاتێک کە خەتەرێک خوا نەخواستە کەوتە سەر وڵاتەکەمان ئەو هێزانە بێنرێنەوە و چەکیان پێ بدرێ و پاشتر بنێرنێنەوە و بە ڕێز و احترامشەوە لەسەرەوە هەڵوێستیان چەکانشیان لێ بگەڕێتەوە بۆ وەزارەت. کاک وەڵا کشانەی هێزەکانی پێشمەرگە لە جەلەولا چی بوو؟ یعنی قسەیەکە زۆر کاتێک دەوترێ کشانەوەی هێزەکانی پێشمەرگە بە تایبەتی ڕەنگە بۆ خۆت گوێت لێ بوو بێ ماوەی وتراوە تاکتیکە یا خودوتیانە پاشە کشێ بووە وتیانە شکستە بە بڕای جەنابەت چی بوو؟ بە بڕای من ئەوەی کە جارێ پێشمەکە کە لە جەلەولا کشاوەتەوە تەنها لە شارەکە کشاوەتەوە ینی زۆر دوور نەکەوتۆتەوە لە چواردەوری جەلەولا و ئەوانە بەڵام ئەوەی کە فەرماندە سەربازەکان باسیەکەن شەڕی ماڵ بە ماڵ و شەڕی گەڕک بە گەڕک و شەڕی ئەوە داعش لەو مەسەلانەیە وەکو هێزێکی مدەڕەب لەسەر مەسائلی بۆم ڕێژکردن و لەسەر مەسائلی تەقینەوە و خۆتەقانەوە و مەسائلی انتحاریوانە لەو بوارەیە ئەوانە شارەزایەکی زۆریان هەیە بۆ پاراستنی گیانی زیاتری پێشمەرگەکان بۆ دوورکەوتنەوە لەو شەڕە ڕەنگە کە زیاتر خەڵکێکی زۆری تیا بەکوژترێ ئەو هەنگاوەندرا ئەمان قسەشە بۆ کشانێزەکانی پێشمەرگە لە شنگالیشە؟ فەرق هەیە ینی لە شنگال من نازانم بەڵام وەکەوەی کە باس دەکرێ سنوور ئەو جەبهەی کە لە شنگال نزیکەی 100 کیلومترە بەکو باسەکان 300 کیلومترە بێ لە شنگالەوە نازانم ئەوەی کە لە جەلەولا ئەو کشانەوە ڕوویدا نزیکی بۆ مانگ و شتێکە چەندێکە لە جەولا ڕۆژانە شەڕی دەسەویەخە و هێرش و هێرشی بەرامبەر و ئەوە کراوە و مقاومەتێک و مقاومەتێکی بێوێ نەکراوە لە ینی شەو ڕۆژ شەڕ بووە لە جەلەولا نزیکەی وا بۆ 2 مانگەچێ لە جەولا پارێزگاری کراوە و هجووم کراوە چەند جارێک تێکشکێنراون ئەوان و تا زۆر شوێنی استراتیژیان لێوەرگیراوە یعنی ئەمە ئەوەی کە لە شنگال ڕوویدا لەگەڵەوەی جەلەولایە ڕەنگە زروفەکە و منتیقەکەش فەرقکە من نازانم لە زروفی ئەوێ چۆن بۆ بەڵام ئەوەی کە من نەزانم لە شنگال و ئەوانە شەڕ نەکراوە وەکو کاک مەسعود و برادرانی پارتی خۆشیان ئەڵێن کە هێزەکان کشاونەتەوە
بەڵام وەکەوەی کە لە جەلەولا هەمومان نەبینون بە چاوی هەموو خەڵکەوە بە چەندین شەهید و چەندین بریندار و چەندین شەڕی شەوانە و بە ڕۆژ و بە شەو ئەوانە هێرشی گەورە گەورە و ئەوانە کراوە ینی ئەوە شایەتیەوەن کە بەڕاستی لە جەلەولا و لە هەموو لە دەوروبەریشی مقاومەتێکی زۆر کراوە و بەدەیان فەرماندە و پێشمەرگەی چاک بوون بە شەهید بوون لەو شەڕانێ. بەڵێ کاک وڵا ئەو ناوچانەی کە ناوچەی کێشە لەسەر بوون بۆ خۆتەزان ئێستا لە دەستی کوردایە دوای هێوەربوونەوەی بارودۆخەم ناوچانە ئەدرێتەوە بە بەغدا جارێک تریان هەروەکو ئێستا کورتیای دانیشتەجێ و لەژێر دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەدا بێت. من هیوادارم و لێرەشەوە لە ڕێم کەناڵەوە داوە لە هەموو قیادەی سیاسی کورد دەکەم کە بە هیچ شێوەیەک ئەو مۆزوع قابلی مناقەشە نەبێ. ینی بکرێتە مەرج بۆ چوونە ناو هەر پرۆسەیەکی سیاسیەوە کە مۆزوعی گەڕانەوەی پێشمەرگە لەو ناوچە دابڕاوانە بەڕاستی قابلی مناقەشە و قابلی قسەکردن نەبێ. ئەوە مۆزوعێک بێت تێپەڕی بێ لای ئێمە. ئیتر لە دوای ئەوە قسە بکەین وەک چۆن ئەڵێ پێش داعش و دوای داعش. ئێمە لە دوای گرتنی ئەو ناوچانەوە ئەمەش بکەینە مەسەلەیە کە بڵێن ئەومان تێپەڕان. ئەم ناوچانە ناوچەی کوردستانین ناوچەیەکن ئیتر زروفەکە وای کرد بوو بە ئەمری واقع ئێستا ئەمە ناوچەکانی خۆمانمان بەدەستهێناوەتەوە. بۆ چی چۆڵ بکەین ینی تۆ ڕۆژێ لە ڕۆژان زەمانەت چییە جارێکی کە ئەو هێزانەی کە ئەمڕۆ پشتیوانی لە داعشەکەن وەکو لە شنگال بینیمان عەرەبەکانی ئەو ناوچانە پێش داعشەکان پەلاماری خەڵکە خوشک و برایە زیدەکانی ئەمەیاندا و ئەو هەموو مەرگەساتیان بەسەراهێنان. زەمانەت چییە تۆ سبەینێ ئەو جێشەی کە دروستێکەنەوە حکوومەتی عێراقی لە خەڵکی ناوچە عەرەبەکان و عشایر عەرەبەکان و کۆنە بەعسیەکان نایەنەوە دیسان پەلاماری خەڵکەکەمان بنەوە لە ژێر ناوێکی کەیە و خەڵکەکانمان شەهیدکەن و پەلاماری ئەو ناوچانێش کەش بنەوە کە جارێک کەوانیش دەیان شنگالی ترمان بۆ دروستکەنەوە. لەبەرەوە بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێم و هێزی پێشمەرگە جارێکی کە لەو ناوچانە بکشێتەوە بەڕاستی کارێکی خراپەکە و لە هەر ناوچەیەک هێزی پێشمەرگە بکشێتەوە بەڕاستی معرەزە بۆەوەی هەموو ڕۆژێک تووشی شنگالێک ببینە. زۆر باشە. کاک شوانێەوە بۆ وەفتی دانوستانکاری کوردان وتووە کە یەکێک لە مەرجەکانی ئێمە بێکە و ناوچانەی ئێستا لەژێر دەسەڵاتی کووردا لەژێر دەست هێزەکانی پێشمەرگەدایە و کورتەی دانیشتەجێ کە جارێکی تر دوای هێوەربوونەوەی بارودۆخە ڕادەستی بەغدا نەکرێتەوە. لە پەیامێکی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بەوازحی باسی کە مادەی 140 بەسەر چوو لەبەر ئەوەی حکوومەتی ئیتیحادی ئەو مادەی کە جێبەجێ نەکرد کە مادەی 140 بوو بەڵام ئەو وەزعی کە دروست بوو توانرا ئێمە ئەو منتەقانەی زۆربەی هەرە زۆری هەر هەموو هێشتا ماوێتی بگرێتە سەر ژێر دەسەڵاتی ئیداری هەرێمی کوردستان. بەڵام لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەوە باسی لەوە کرد کە مادەی 140 بەسەر چوو ناکرێ پاش ئەوەی کە ئێمە تووشی ئەو وەزعە کارەساتە ئینسانیە نەتەوەییە ئاینیە لە منتەقەی بووینەتەوە جارێشتر بە ئاسانی ڕادستی عراق بکرێتەوە. ئێمە پێشمەرگە خوێنی ڕشتیە شەهید بووە بریندار بووە. ئەو وەزعی کە بەسەر خوشک و برانی یەزیدی کاکەیەکان شەبەک تورکمان مەسیحی لە منتەقەی داهاتیە قابلی ئەوەی کە جارشکە لێ بگەڕێن ئەو سیقەیە بدۆڕێندن و بەرامبەر بە وەزعی یاخود بەرامبەر بەو ڕووداوانێک کە ڕوبەڕووی ئەو خەڵکانی ئێمە بوویتەوە دووبارە بکرێتەوە. کەواتە کاک شوان کەواتە کورد وەفتی دانوستانکار دەبێت چۆن لەگەڵ لایەنە عێراقیەکانە گفتوگۆ بکە لە کاتێکدا کە بۆ خۆ دەزانی کە ئێستا واقعی عێراق گۆڕاوە. ئێمە لەگەر ئەوەی دانا ئەو منتەقانە لەبەر ئەوەی تاریخیەن جوگرافیەن وازعە کە منتەقەی کوردستانی بووینە بەڵام تعریب کرانە داگیر کرانە زوڵمیان لە خەڵکەکەیکی دێت چەندەها جار بۆیە زروفێک هاتە پێشەوە بە خوێنی پێشمەرگ قارەمانەکان بە خۆراگری خەڵکەکان توانرا ئەو منتەقانە بەدەست بێنێتەوە. ئەو منتەقانەی تریش کە ئێستاش لەژێر داگیر کراوەتەوە دڵنیایان دەکەینەوە خوشک و برای یەزیدیەکانمان کوردانی شەبەک کاکەیەکان دڵنیایان دەکەینەوە هەر هەمویان لە ماوەی چەند کاتێکی کەمدا بەر شوێنەکانی خۆیان شاد دەبینەوە و لەوێش بەرگریان لێ دەکرێت بۆی ئەو کوردستانیەتی کە هەیانە بپارێزرێت و جارش کە تەسلیمی دەستی حکوومەتی ئیتیحادی نەکرێتەوە. پێ دوایە پێکێنانی کابینوی حکوومەتی عێراق مەترسی داعش لە عێراقدا کەم کاتەوە؟ ئێمە
بە بۆ چینی خۆم بەڵێ کە فەراغێک دروست بووە ئێستاکە لەبەر ئەوەی ئەو وەزعشکە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەغدا لە ئارەدا هەیە بەرامبەر ئەو تاکرەوەیانەی کە لە بەغدا بە دەرحەق بە کوردستان بە هەرێمی کوردستان کراوە دەبی قابلی ئەوەی نییە کە ئەوانێک کە دەشێن جێگرەوەکانیشیان بە هەمان بۆ چوون هەنگاو بنێن لەبەر ئەو هەنگاوانەی کە پێشتر گرتبیانە بەر خزمەتی عێراق و هەرێمی کوردستان و خەڵکی عێراقی نەکردووە بۆیە تەسەور دەکەین کە ئەو وەزعی بێ لەوانەیە تەعاملی دەرێژ زیاتریش لەگەڵ واقعەکەی بکرێتن کەوێ بتوانرێت ئەو ئیرهابی کە لە ئەوڕۆ ڕوبەرووی هەرێمی کوردستان بوویتەوە خەڵکی عێراق بوویتەوە و ئەو ترسە بۆ سەتا سەری جیهانیشە چونکە بەڕاستی تیرۆر جێ و مەکانی نییە لە هەر شوێنێک پێ بکرێ هەدەفی خۆی دەپێچیتن بۆیە پێویست بۆی دەکاتن و دڵنیاشم تەسەور دەکەم ینی کە پێکینانی کابینە هەندێک ئاسانکاری زیاتر دەکرێت بۆی پێگەی تیرۆر لە عێراق و لەو سنوورانی کە ئێمە تێداینە بنبڕ بکرێ نەهێمنێنە. کاکشوان ئەگەر کورد نەگەڕانەوەی و ناوچانە بکاتە مەرج پێ دوای حکوومەتی عێراق ڕەزامەند دەبێت؟ خۆی حکوومەتی عێراقیش دەبی بگاتە ئەو وەزعی کە بزانێت کە بەڕاستی ئێمە ئەو کارەساتە ئەو جینۆسایدەی بە دەرحەق بە خوشک و برایەزیەکانمان لە مەنتەقەی شنگەر هاتیە هەروە بە ئاسانی نەهاتیە چۆن دەکرێت ئەو زوڵمە هەروە بەردەوام بکرێت بۆیە ئێمە لە پەیامی سەرۆکی هەرێمی کوردستانیش وازەح بوو کە تازە شنگار داگیرکە لەلایەن تیرۆریستانەوە کە وعدیدا کە ئێمە تەنازل لە 20 خاچی شنگار و هەموو مەنتەقەیان تیری کوردستان ناکەین بۆیە بە تەسەوری من ئەوە هێڵی سوورە ئەو مەنتەقانەی کە ئێستا هێژ بێرمە کوردستان بە خوێنی خۆیان بەرگری لێ دەکەن جارێشکەوە بە ئاسانی بتوانێت ڕادستی حکوومەتی عێراقی بکرێتەوە لەبەرەوەی ئێمە بە خوێن پاراستمان حکوومەتی عێراق وەکو هەندێک لە پەرلەمانتارانیشیان بەڕاشکاوانە لە ڕاگەیاندنەکان باسییان کرد کە ئێمە مستەبی بووینە لەوەی مادەی 130 ئیشی لەسەر نەکرێ بەڵام کە ئەو ڕۆژوروفە هاتە پێشەوە ناکرێت ئێمە خاچ کوردستان بە دیاری پێشکەشی کەسێک بکرێت لەبەرەوەی بە خوێن بەو کارەساتانە دەستە بەرمان کردووە و دەشی پارێزین و دیفاع لە کوردستانێتی هەموو خاچ کوردستان دەکەین کە ئەوەی لە سنووری زوگرافی کوردستاندایە. کاکشوان پێشتر پەرلەمانی کوردستان چەند ڕاستپاردەیەکی پێشکەش بە سەرۆکی هەرێم کرد بۆ باشترکردنی گوزەرانی هەرێم پێ دوایە ڕاستپاردەکەی پەرلەمانی کوردستان بە هەند وەرنەگیراوە؟ دەربارەی چاکردنی گوزەرانی پێشمەگە بەبەستە؟ بەڵێ. ئێمە کۆمەڵێک بڕیارماندایە هەستمان بە هەندێک کەمکورتی هەستمان بە هەندێک وەزعکردێک کە پێشمەگە کوردستان تێیدایە بۆیە ئەوانەمە وەکو بڕیار و ڕاستپاردەش هەندێکیان داوەتە حکومەت بۆ ئیش لێسە بکە بەڵام ئەوەش لە بەرچاو بگرین کە حکومەتی هەرێمی کوردستانیش ئەوڕۆ لە قەیرانێکدا ڕوبەرووی قەیرانێک بۆتەوە کە تاکڕەوی مالکی وای کرد کە قوتی خەڵک موچەی خەڵک نەنێری میزانە نەنێریتن بۆی موچەی خەڵکی کوردستانی پێ بدرێتن ئەو قەیرانانە لە ئارەدا هەیە بەڵام هەوڵەکان لەوەیدا کە ئێمە بە اعتیمادکردن لەسەر داهاتی هەرێم چ ناوخۆ چ نەفت و غاز بتوانین لەو قەیرانەی داهاتوش کە ڕوبەرووی خەڵکی کوردستان بێتەوە لە ماوەیەکتردا ڕزگار بکرێت و ببینە ئەوەی کە بتوانین موچە و پێداویستەکانی ڕۆژانە لە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی خۆمان دەسەبەر بکرێ و لەو وەزعی کە دڵە ڕاوچەیەکە لە تاخیربوونی موچە یاخود لە پێنەدانی موچە بەڵام موچەکان نەچووە تاخیر بووە بەڵام موچەکان دراوە ئەو قەیرانەش ئومێد دەکەین کە ئەوەش بەسەر دەچی چ احتیمالکرد لەسەر داهاتەکانی خۆمان چ باوەی کە پێکیدانی کابینەی لە عێراق و بەشداریکردنی ئێمە لەوێندەرەکەدا بۆی بتوانێت ئەو وەزعی کە پێشوو ڕەچاو کرایە دەحەق بە هەرێمی کوردستان بەخلاف بەکارهێنایە ئەوە چارەسەری بۆ بکرێتن و بۆی بتوانێت ئێمە بتوانین بەڕاستی ئەوەی کە باز دەکرێت کە ئێمە هەرێمی کوردستانی کە ڕەبتەکەمان لەگەڵ عێراق بووە لەسەر ئەساسی بووە بەڵام ئەوان بەتایبەتی دەسەڵاتداری وەکو مالیکی هیچ شتێکی نێشتەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان غەدێکی گەورەی لە قوتی خەڵکی کوردستان کرد کەەوەش قابلی قبول نییە بۆیە حکومەتی هەرێمی کوردستان هەموو هەنگاوێک دەگرێتە بەر بۆی بتوانی ئیدارەی هەرێمی کوردستان بکە لە ڕووی پێدانی موچە لە ڕووی پێشکەشتنی کاری خزمەتگوزاری هەر هەنگاوێک بە پێی دەسەڵاتەکانی خۆی بتوانی بەدەستبین مافە دەسوودەکان دەسەڵات دەسوودەکان بتوان دەستەبەری بکاتن بۆ خەڵکی کوردستان. کاکشوان ئەو داواکاریانەی کەوتی دانوستانکاری کورد دەیباتە پەرلەمانی عێراق ئایا پەرلەمانی کوردستان ئاگاداری ئەم داواکاریانەیە؟ لەو چەند ڕۆژەی ڕابردوو
کە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق هات لەگەر چەند پەرلەمانتارێکیش لە فراکسیۆنەکان لەگەر سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان دانیشتنیان کردیە و بیرۆکانیان گۆڕتەوە بۆی بە یەک هەڵوێست بتوانن لەسەر مەسەلە چارە نووسازەکانی هەرێمی کوردستان لەگەر وەفدی دانوستانەکان لەگەر حکوومەت لە بۆ پێکردانی حکوومەت بە یەک بیر و بۆچن بتوانن داخۆچی لە مافەڕاوەکانی خەڵکی کوردستان بکەن. بەڵێ کاکشوان پێ دوایە کورتەڵەکانی ڕابردوو دووبارە ناکاتەوە بۆ حکوومەتی نوێی عێراق. مەبەستمەوەیە کە پەندی لەو هەڵانەی پێشووتر وەرگرتووە. ئەوەی کە جێگا دڵخۆشیە تا ئێستاکە وەفدی دانوستانکار هەمویان بە یەک تەوەجه بە یەک هەڵوێست بەیەکەوە بە یەک تیم ئیش دەکەن بۆ ئەوەی ئەو مافەڕەوانەی کە هەرێمی کوردستان هەیەی ئێوان لە پەرلەمان وەخوار لە پێکیدانی کابینەی حکوومەتی عێراقیش بتوانن بە یەک هەڵوێستی دەوری خۆیان ببینن و پێگە و سەنجی ئێمەی کورد و کوردستانیان لەوێ ڕنگ بداتەوە بۆی بتوانن دیفاع لە مافەڕەوەکانی مافە دەستوری و یاسایەکانی هەرێمی کوردستان بکەن. کاکشان کەواتە پەرلەمانی کوردستان پێویستە ئاگاداری و داواکاریانە بێت. بەڵێ گوێت لێمە کاکشوان؟ کاکشوان گوێت لێمە؟ بەڵێ فەرموو. پرسییم ئایا پەرلەمانی کوردستان دەبێ ئاگاداری و داواکاریانە بێت؟ هەوڵۆکو باسم کرد لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمان کە نوێنەری کوردە کوردستانە لەگەر فراکسیۆنەکان هاتوونەتە پەرلەمان لۆی ئێمە لە نزیک و ئاگاداریمان لێکتر هەبی و ئەو ڕۆژە تاوتوێ بکرێ بۆی بێ کەڵوێسی وەرۆکو باسم کرد لەگەر بەغدا دانیشتنەکان ئەنجام بدرێت. بەڵێ کاکشوان سوپاس. ئومێدواریشین ئەو هەوڵانەش بەردەوامی. بەڵێ کاکشوان. بەڵێ. پێچێت دەنگی من بە خراپی بگاتە لای کاکشوان ببوورە کاک وەڵا جارێکتر دێمەوە لای تۆ. ئێستا گوێم لێ ئێستا بەردەوام بە کاکشوان فەرموو. بەڵێ ئومێد دەکەین ئەو هەو تێگەیشتنە ئەو هەستکردن بەو مەسئولیەتە بە بەردەوامی لەلایەن ئێمە وەکو نوێنەرانی هەرێمی کوردستان واروەها نوێنەرانی ئێمەش لە پەرلەمانی بەغدا هەبیتن بۆی بتوانین ئەو یەک تێگەیشتنی هەبیتن بە یەک دەستەی ئیش بکەین بۆ ئەوەی کە بە مافەکانی خۆمان دەزانین بەرگری لێ بکەین بۆی بتوانین لە حکوومەتی داهاتووی عێراقی دەستەبەر بکرێت. بەڵێ کاکشوان کاک وەڵا پێ دوایە کورد و وەفدی دانوستانکار دەبێ چۆن لەگەڵ لایەنە عێراقیەکانە گفتوگۆ بکەن. کورد دەبێ وەفدی دانوستانکار پێشتر هەموو ئەو مەسەلانەی کە کێشەیە لە نێو بەغا و هەرێمە پێشتر مەرجەکانی خۆی دیاری بکە ئەوە هەندێک مەرجی پێشوەختی هەبێ بەڕاستی کە قابلی مناقەشە و قابلی ئەوە نەبێ کە سازشی لەسەر بکرێ بۆ نمونە مەسەلەی بودجە ئەم مەسلەی ئەو ناوچانەی کە ئێستا گەڕاوەتەوە سەر هەرێم و هێزی پێشمەرگە گەڕانەوەی هێزی پێشمەرگە لەو ناوچانە و مانەوەی کۆمەڵی مەسایل بۆی ئێمە جارێک کە نەکەوینەوە ناو ئەو مەعمایی کە لە ساڵانی پێشوو لە کابینەکانی ترا تووشمان بووەتەوە لەگە بەغایە ئەبێ سوور بن لەسەر ئەوانەی لەسەر ئەوەی ئەو خاڵانە جێبەجێ بکەن و سازشی لەسەر نەکەن پاشتر لەسەر دوای ئەم خاڵانە ئەنجا لەسەر مەسەلە سیاسیەکان و چوونە ناو پرۆسی سیاسی و قسە بکرێ. فرات ڕەواندزی ڕایگەیان ئەگەر مەسەلەی بودجە چارەسەر نەکرێت نابێت کورد بەشدار بێت لە پێکەنانی حکوومەتی داهاتوودا. تۆش لەگەڵ هەمان ڕێی؟ منیش لەگەڵ هەمان ڕێیم ئەوە قوتی خەڵکە و ژیانی خەڵکە و ناکرێت بە هیچ شوێرێک ئەو مەسەلەی قابلی مناقەشە بێت. کاکشوان هەمان پرسیار لە جەنابتەکەم فرات ڕەواندزی ڕایگەیان ئەگەر بودجە چارەسەر نەکرێت نابێت کورد بەشدار بێت لە پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراقدا. تۆش هەمان ڕائەت هەیە؟ هەمان ڕام هەیە ئەوەی کە جێگا دڵخۆشیە کە بە یەک دەستا نوێنەرانی کورد و کوردستان لەوێنێکە وەفدی دانوستنکارن و هەر شتێک ئەوان بە بەرژەوەندی بزان بەڵێ ئێمە هەمومان لەگەرداینە. بەڵێ شوان ئەحمەد پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ جەنابەت کە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە لەگەڵمان بووی
و سپاس بۆ پۆڵە تاڵەبانی یاریدەدەری جەڵا تاڵەبانی بۆ کاروباری شەیدان و ئەنفالکراوەکان کە لە ستۆدیۆ لە لامان میوان بی سپاس بۆ هەمولایەکتان بەڕێزان ناوبڕێکی کورت و بەردەوامە بین لەگەڵتان. بودجە ئەو کێشەیە بوو کە دەبێت چارەسەر بکرێت لە ماوەیەکی دیاری کراوە. الحكومة العراقية أقامت دعوة على الشركات التي دخلت الإقليم بدون موافقة الحكومة الاتحادية. میدیای ئەهلی توانی بە بەرپرسیارەتێکی نیشتیمانیەوە مامەڵە لەگەڵ دۆخەکەی بکە. دڵخۆشکەرم و گەشتبینم لەوەی کە ئەتوانین دەرەنجامێکی باش بێنین. کورد بتوانێت بە یەک گوتارینەتەوەییەوە بڕوات بە حیزبیکردنی پەیوەندیەکان ئەوانە هەمووی دەبێت چارەسەر بکرێن. تەندروستی جەنابی مام جەلال من وەکو دکتۆرێک ئەخلاقیەن بۆم نییە بۆ هیچ کەسێکی باس بکەم. بالشكر لإقليم كردستان لاستيعابهم ونحن نعرف أن استيعاب هكذا عدد أمر ليس سهل. هەوڵە دێم پرۆسی دیموکراسی لە کوردستانە بەرەو پێش بەری و بیچەسبێنی. ناکرێت یەکێک خۆی بە حریفی عێراق بزانێ و بە وحدەی عێراق و بە پاراستن و ئەمن و سیادەی عێراقە سیادەی نەماوە. ئەعلامی ڕاست ئەعلامێکە داخەڵە لە جیهات. هەرێمی کوردستان بۆی هەیە تعدیلی ئەو یاسایە بکە کە لە بەغا دەرەچێت. کەوتنە ژێر کاریگەری هەر لایەنێک سوودی بۆ تۆ نابێت. مەسئولیت و تحملی مەسئولیت بەرامبەری ملەتی عێراق و موازنەی عێراق لە بەغایە. دەسەڵاتێک نەیتوانێت ئازادیەک بۆ خەڵکە فراهەم بێت. دەسەڵاتێک نەیتوانێت سیستمێکی تعلیمی متەزین دامەزرێت. ڕاگەاندنی پرۆفشناڵ ئەو ڕاگەاندنەیە کە ڕاستەکان بخەونەوێت. NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن هەمووان بێ جیاوازی لێرن. جارێکتر سڵاتان لێبێ بەڕێزان. ئەم شەو چەکدارێکی داعش لە نزیک بەنداوی مووسڵ خۆی تەقاندەوە بەهۆی 7 پێشمەرگە بۆ قوربانی و ژمارەێکیش بریندار بوون. سەرچاوێکی ئاگادار لە ناوهێزەکانی پێشمەرگەی کوردستان بەنارتی ڕاگەیان لە گوندی سەرچی نزیک بەنداوی مووسڵ کاژمێرنەوەی ئەم شەو چەکدارێکی داعش کە وای پیشانداوە خۆی ڕادەست هێزەکانی پێشمەرگە دەکا لە کاتی نزیکبوونەوەی لێزەکانی پێشمەرگە خۆی تەقاندەوە بەهۆی 7 پێشمەرگە بوونەتە قوربانی و 15 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. سەرچاوکەوتیشی لە ئێستادا شەڕ و پێکدادانەکان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش بەردەوامە. هەروەها سەرچاوێک لە ناو شاری مووسڵەوە بەیاناتی ڕاگەیان لە هەندێک ناوچەی شاری مووسڵ پێکدادان لە نێوان ژمارێک چەکدار ڕوویداوە بەڵام وردەکاری ئەو پێکدادانە نەزاندراوە. گەیشتنی کاروانی هاوکاریان مرۆیەکان بۆ ئاوارەی مەسیحی و ئیزیدیەکان لە وڵاتانی جیهانی و وڵاتانی دراوسێ بەردەوامە و ئەم شەوی زیاتر لە 350 تن خۆراک و کەلوپەل لە بەشێک لە شارەکانی خۆرهەڵاتی کوردستان گەیەندرایە شاری سلێمانی. محەممەد یاقوبی نوێنەری کوردانی شاری جوانڕۆی خۆرهەڵاتی کوردستان بەیاناتی ڕاگەیان لە سبەینەوە دەست دەکرێت بە دابەشکردنی ئەو هاوکاریە بەسەر ئاوارە مەسیحی و ئیزیدیەکانی سنووری پارێزگای سلێمانی. ئەو یارمەتیکە کۆکراوەتەوە و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شارەکانی جوانڕۆ و ڕوانسەر و پاوە و سەلاسی باوەجانی و شارەکانی نۆچە و نۆسووە بە خزمەتی ئەوە گەیشتووە. هەمووی ئەو یارمەتیانە یارمەتی کۆکراوەی خەڵکی ئەو شارانەیە. هەمووی هیچ کام لەو یارمەتیانە وهاتووە لێرە کاری حکوومەت یا سازمانێکی سەر بە حکوومەت نەوگە، بەڵام ناکرێت نەیجڵێم کە حکوومەتیش هاوکاریمانی کروێ وەگەوە جێگەیان پێمانداوە وەک ئەنباری و مەخزەنیان پێماندا ئەو چەند شەوە کە ئێمە یارمەتیەکانمان کۆ ئەکردو ئەوانی جێگەیان پێماندا. سەرۆکاتی هەرێم لیژنەیەکی تایبەتی بۆ بەدواداچوونی ڕووداوەکانی شەنگال پێکهێنا و باوەڕیاری لیژنەکەش بەڕێوەبەر یاسایشی شەنگال و فەرماندەیەکی پێشمەرگە دەستگیر کراون. بە پێی زانیاریانەی لە سەرچاوێکی تایبەتەوە دەزێنارتی کەوتووە. سەرۆکاتی هەرێم لە چەند ڕۆژی ڕابردوودا لیژنەیەکی تایبەتی بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی شەنگال پێکهێنا و لیژنێکیش لە ئێستادا سەرقاڵی لێکۆڵینەوە لە هۆکارەکانی پاشەکشەی پێشمەرگە لەو ناوچەیەدا. هەر بە پێی زانیاریەکان هێنارتی بۆ بڕیاری لیژنەکە تا ئێستا بەڕێوەبەر یاسایشی شەنگال و فەرماندەیەکی پلەبەرزی پێشمەرگە لە ناوچەی شەنگال دەستگیر
دەستگیر کراون. NRTش زانیوێتی لیژنەکە لە ئێستادا دەستی کردووە بە لێپێچینەوە لە 7 بەرپرسی ئەمنی و سەربازی قەزای شەنگال. پێکەنانی ئەو لیژنەیەش دوایەوە دێت کە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان دوای ڕووداوەکانی شەنگال ڕایگەاندووە کەم تەرخەمینواندن لە هیچ کەسێک قبول ناکرێت و لێپێچینەوە لەگەڵ هەموو کەسانەدا دەکرێت کە بەرپرسن لە پاشەکشەی هێزی پێشمەرگەلە و ناوچەی لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کراون. تانەر یەڵدز وەزیری وزە و سەرچاوە سروشتەکانی تورکیا ڕایگەاندووە بۆی مەترسی لەسەر ژیانی کارمەندەکانیان بۆ ماوەی کار و چالاکیە نەوتیەکانمان لە هەرێمی کوردستان ڕاگرتووە. تانەر یەڵدز لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەاندووە بۆی نەبوونی یاسایشی گیانی کارمەندەکانیان بڕیاریانداوە بۆ ماوەی کاری گەڕان و دۆزینە و دەرێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا ڕابگرن. وتیشیار کاتێک زانیان گیانی کارمەندەکان دەپارێزن و هیچ مەترسێک لەسەر ژیانیان نییە و کا دووبارە دەست بە کارەکانیان لە هەرێمی کوردستان دەکەنەوە. وەزیری وزەی تورکیا ماژەی بۆش کە عێراق لە بواری نەوت و غازی سروشتیدا وڵاتێکی زۆر دەوڵەمەندە، بەڵام ئاڵۆزی و نائارامیە سیاسیەکان عێراقیان بەرەو ئاقارێکی دیکە بردووە. ڕاشگەاندووە هەرچەندە بۆ ڕای گشتی ئاشکرایان نەکردبوو، بەڵام یەکەمین چاڵی نەوتیان لە عێراق لێدا و لە ئێستاشدا بۆی نەبوونی یاسایشی گیانی کاربەندەکانیانەوە ئەو چالاکیانیان ڕاگرتووە. بەڕێوەبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕایگەاندووە بڕیاری جوڵەپێکردنی هێزی پێشمەرگە بۆ هەر شوێنێک لەلایەن ژووری ئۆپراسیۆنی هەڵبەشەوە دەدرێت کە لە ئەمریکا و هەرێمی کوردستان و عێراق پێکهاتووە. نزیکەی 2 مانگە بارودۆخی عێراق بە تەواوەتی کەوتۆتە ژێر هەڕەشەکانی چەکدارانی داعشەوە. لە سەرەتاشدا شکستەکەی 10 حوزەیرانی سوپای عێراق لا پارێزگای نێنەوە ڕێگەی زیاتری بۆ چەکدارانی داعش خۆش کرد، بە تایبەت کاتوانیان بە تەواوەتی دەست بەسەر ئەو پارێزگایەدا بگرن. بەڵام ئەو شەڕە بە تەنها مەترسی نەبوو بۆ سەر سوپای عێراق، بەڵکو دوجار چەکدارانی داعش لە چەندین قۆڵەوە هەوڵی هاتنە پێشەوەیاندا بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان. لە ئێستاشدا هێزەکانی پێشمەرگە توانیویانە بستنەوە بەشێکی زۆری لەو شوێنانەی کە پاشەکشەیان تێدا کردبوو. سەدی مووسڵیش کە بە شوێنێکی مەترسیدار دادەنرا بۆ سەر عێراق و لە دەستی چەکدارانی داعشدا بوو، توانراوە بە تەواوەتی لەلایەن هێزی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ بکرێتەوە، کەچی هێشتا هەر یەک لە ناحیەی جەلەولاو قەزای شەنگال و چەند گوندێکی تر لە سەرجەم قۆڵەکان لە دەستی چەکدارانی داعشدا ماوەتەوە. دوایین گۆڕانکاری دەست بە سەراگرتنەوەی سەدی مۆسڵە و دەرێنانی لەژێر دەسەڵاتی ترۆریستانە و ئێستا خەریکی ئەوەین کە تۆکمەتر بکراون ئەو مانتیقەیە و هێزەکانی پێشمەرگە لەگەڵ ئەو چەکە نوێیانەشی کە گەشتوتە سەد و ئەو محوەری با بڵێن سەدی مووسڵ توانایکی زۆر باشیانەیەوە ئیرادە و کۆڵی معنەویاتێکی زۆر بەرزیان هەیە لە ئێستاە. لە سەرەتای دەستپێکردنی شەڕ لا نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعشدا هەرزوو وڵاتانی دنیا هاوکاری و پشتیوانی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕاگەیاند. دوایین وڵاتیش کە ئیتالیا بوو لا دوای سەردانەکەی سەرۆکی وەزیرانی ئەو وڵاتە بۆ هەرێم و گەڕانەوەی ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ناردنی چەک بۆ هەرێمی کوردستان، بەڵام لە ناو سەرجەم ئەو وڵاتانەدا تا ئێستا بە شێوەیەکی فەرمی هەر یەک لە وڵاتی ئەمریکا و فەڕەنسا چەکی ناردووە بۆ هەرێم. بە گوێرەی زانیاریەکانیش جۆری ئەو چەکانە بریتین لە چەکی سووک و قورس. بەشێک لە چاودێران دەڵێن شکستی سوپای عێراق بەرامبەر بە چەکدارانی داعش و لە بەرامبەریشدا بەرگریکردنی هێزەکانی پێشمەرگە سەرنجی زۆرێک لە وڵاتانی دنیای بەلای هێزەکانی پێشمەرگەدا ڕاکێشاوە. لەگەڵەوەشدا هێزەکانی پێشمەرگە بەدەر نەبوونە لا ڕەخنە و تێبینی و بە تایبەت کشانەوەیان لە هەندێک شوێندا. بە گوێرەی زانیاریەکانیش مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان فەرمانی سزادانی بۆ بەشێک لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە و بەرپرسانی حزبەکەی دەرکردووە، بەڵام تا ئێستا ناوی ئەو سزادراوانە ئاشکرا نەکراون کە دەوترێت لە هەندێک شوێن لە کاتی پاشەکشەیاندا کەم تەرخەم بوونە. لە ئێستاشدا بڕیاری جوڵاندنی هێزی پێشمەرگا بۆ هەر شوێنێک لەلایەن ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەشەوە دەردەکرێت کە پێک هاتوون لە ئەمریکا و هەرێم و عێراق. جوڵەی هێزی پێشمەرگە لە ئێستا بەپێی پلانێکی داڕشراوە و هیچ سات و کاتێکی دیار نییە. وەزارەتی پێشمەرگە ژووری ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی نێوان عێراق، پێشمەرگە، ئەمریکا ئەم ژوورە بە زۆر بە جدی
متابعی تەواوی جەبهەکە نردنی چەک لەلایەن وڵاتانی دەرەوە و دەربڕینی پشتیوانیکردنیان بۆ هەرێم پێدەچێت بەغدای زیاتر نیگەران کرد بێت. هەر بۆیە نوری مالیکی سەرۆکوەزیرانی عراقی هێنایە دەنگ و هۆشداریدا بە وڵاتان لەوەی نابێت چەک بەبێ ئاگداری بەغدا بدەنە هەرێم. بەڵام پێدەچێت گرنگی هەرێم بۆ ئەو وڵاتانە زیاتر بێت لەوەی لە بەغدا، بۆیە ڕۆژ بە ڕۆژ پشتیوانی بۆ هەرێم لەلایەن وڵاتانی دەرەوە زیاتر دەبێت. فەرمان محەممەد ئێنارتی، هەولێر. سبەینە ئەندامانی وەفتیدان و سانکاری کورد یەکەم کۆبوونەوەی ناوخۆیان ئەنجام دەدەن. بەمبەستیدا ڕشتنی بەرنامە و چۆنەتی بەشداریکردنی کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراقدا بەڕیاری شافتێ داهاتوو یەکەم کۆبوونەوە لەگەڵ لایەنەکانی دیکە ئەنجام بدەن. زانا ڕۆستای ئەندامی وەفتیدان و سانکاری کورد ڕایگەاندووە لە ئێستا داوان لە بەغدان و سبەینێ یەکەم کۆبوونەوەی ناوخۆیی لیژنەی ئەندامانی وەفتیدان و سانکاری کورد ئەنجام دەدەن. وتیشی کۆبوونەوە ناوخۆیەکان بۆ داڕشتنی میکانیزمەکانی وتوێشکردن و ئەو پرەنسیبانەیە کە بڕیارە بیخەنە بەردەستی لایەنەکانی بەرامبەر و پۆستانەشی کە دەدا بە پێویستی دەزانن بۆ کورد ببێ. زانا ڕۆستای ئەماژەی بۆ کردووە ئەوان پاش کۆبوونەوەکەی سبەینیان بڕیارە هەفتەی داهاتوو لەگەڵ لایەنەکانی دیکە لەسەر پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق کۆبێتەوە لە ناویشیاندا لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی و حەیدەرابادی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکەنانی حکوومەت کۆدەبنەوە. لەسەراستی ناوخۆی و دەرەکی وڵەکان بۆ هاوکاریکردنی ئاوارەی زیدەکانی شەنگال بەردەوامی هەیە. لەو چوارچێوێژدا بەمبەستی هاوکاریکردنی ئاوارەکان لە خازر میری ئیزیدیەکانی گیان و فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە مێحواری خازر کۆبوونەوە. ئەو کات لە کۆبوونەوەکەشدا ڕاوێژکاری جڤاتی نوێنەری ئیزیدیەکان ڕاگەاندووە پاڵپشتی پێشمەرگە دەکەن لە بەرەکانی شەڕ تا کاتەی شەنگال ڕزگار دەکەن. دوایەوەی کوردانی ئێزیدی ناوچەی شنگال بەهۆی دەست بە سەرداگرتنی ناوچەکەیان لەلایەن چەکدارانی داعش ماڵ و حاڵی خۆیان جێهێشت و ئاوارەی چای شنگال و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بوون و تا ئێستاش بەسەدان کەسیان لێ مردووە و کوژراون. ئەم ڕووداوانە لەسەر ئاستی جیهانی دەرەوە کاردانەوەی زۆری لێکەوتەوە. لە ناوخۆی هەرێمی کوردستانیش هەوڵەکان بۆ هاوکاریکردنی ئاوارەکان بەردەوامی هەیە و لەم چوارچێوەیەشدا بە مەبەستی هاوکاری و ڕزگارکردنی ئاوارەکان لەم دۆخەی ئێستایاندا لە بازگەی خازر و لە نزیک کەمپی ئاوارەکانی ئەو ناوچەیە میری ئێزیدیەکانی جیهان و ڕۆژ نووری شاوەیز فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە میحوەری خازر کۆبوونەوە. وما وضع إزدياب براغوت بصورة عام وبتايبتي وضع شنغاري شنغو بصراحة تشتي سرشاي شنغاري شبو كارثات كإنسانية جينوسايتا هيش تأم نزانين چن كشتينا چن مرينا چن جنو كيش برينا أخوي الروش بجمة باشا نباشا مساعدات دين بس تنظيم كنيا ريخستنية لا تنظيم لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ ئازادکردنی شنگال و ئەو ناچانەی ئێزیدەکانی تێدا ئاوارە و دەرکراون بۆ ئەوەی کوردە ئێزیدەکان بگەڕێنەوە سەرماڵ و حاڵی خۆیان. بەم هۆیشەوە ڕاوێژکاری جڤاتی نوێنەری ئێزیدەکان ئاماژەی بۆ ئەوە کرد کە لە کۆبوونەوەکەیاندا بە فەرماندەی هێزەکانی پێشمەرگیان ڕاگەیاندووە ئەوان پاڵپشتی هێزەکانی پێشمەرگە دەکەن و دەستنەبەرەکانی جەنگ تا ئەو کاتەی گشت ناوچەکانی کوردستان و بە تایبەت شنگال ڕزگار دەکەن. توی دیداره دا مدیار کرد و کردت ازدی پشتوانیامه با هزت پیشمرگی الهمو جیکی که برانبری اوان درنده رات وستین و شرط کن و هم هیویدارین مجده سرکفتنه و گهشتنا همو جیت آخا کردستان پیروز بتایبت شنگارا بریندار وقتی که نزیک دا ام آزاد بین و ریزگاریا شنگارش بتکرن. ئێزیدیەکانی قەزای شنگال بەهۆی داگیرکردنی ناوچەکەیان لەلایەن چەکدارانی داعشەوە ڕوبەڕووی ئاوارەی و هەڵهاتون و کوشتون بوونەوە تا ئێستاش ئەوانەی ڕزگاریان بووە و ئەوانەشی لە چای شنگال و ناوچەکە ماون لە بارودۆخێکی خراپی ژیاندان لە بەرامبەردا خەڵکی کوردستان و بەشێک لە وڵاتانی جیهان بەردەوامن لە هاوکاری و ناردنی کۆمەک بۆ کوردانی ئێزیدی. بێسۆن خدر NRT بازگەی خازر. سالار فتاحی 26 ساڵ کە پیشەی پێشمەرگەی و لە 22 مانگی حوزەیرانی ڕابردووە بۆی تەقینەوەی بۆمبێکەوە لە کەرکووک بە سەختی بریندار دەبێ بۆ هۆی هەست و هۆشی وەک جاران نەماوە و چەند پارچەیەک لە بۆمبەکەش لە جەستە و سەریدا بەجێماوە. لە بەرامبەریشدا و پێشمەرگەی داودەکا حکوومەتی هەرێمی کوردستان بەم بەسی چارەسەر بیباتە دەرەوەی وڵات. لەوەتەی بۆمبەکەی پێدا تەقیوەتەوە توانای بیرکردنەوەی وەک جاران نەماوە. ئەو ئێستا لە ژوورێکدا لە هەڵەبجە ژیان بەسەر دەبات
لە کاتێکدا 2 مانگ بەر لە ئێستا بە چەکەکەیەوە لەگەڵ ژمارێک لە هاوڕێ پێشمەرگەکانی لارێکدا بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. سالار فەتحوڵڵا گەنجێکی تەمەن 26 ساڵە و ماوەی 6 ساڵا چووەتە ڕیزەکانی پێشمەرگا لەسەر وەزارەتی پێشمەرگا. ئەو 22 مانگی حوزەیرانی ڕابردوو ڕووداوێک بەسەر خۆی و هاوڕێکانی داهات کە سەر لە بەریژیانی گۆڕی. سالار چیرۆکی ڕووداوەکەی بۆ NRT گێڕایەوە کاتێک لە ناوچەیەکی باشووری کەرکووک کە بەسکەی قیتارەکە ناسراوە لەگەڵ پۆلێک لە پێشمەرگەکانی تردا لارێکدا دەبن پاش تەواوبوونی وادەی کارەکەیان بڕیاردرا ئاڵوگۆڕ بە گروپەکان بکرێت و گروپێکی تری پێشمەرگا شوێنیان بگرێتەوە. سالار دەڵێت بڕیاری ئاڵوگۆڕ بە پێشمەرگەکان درا ئەوان بە مەبەستی گەڕانەوەیان بۆ ماڵەوە بەڕێکەوتن بەڵام لە پڕێکدا ڕووداوێک ڕوویدا. ئەسکەی قیتار بووین بەرەو ماڵ هاتینەوە جوان بەرەو ماڵ هاتینەوە لە منتەقەی حەیسەنایەل سەر جادەی کەرکووک تووشی ئەو حادیسە بووین لەناو دوو تەنیەکە بووین. حادیسەکە چی؟ وەڵی حادیسەکە بڵێن تەقینەوە بوو دایان ناو بۆمان. تەقینەوەکە سالار و 12 پێشمەرگەی تری بەرکەوت کەسیان بوونە قوربانی و نۆکەی تریش بریندار بوون. برینی دوو لەو پێشمەرگانە زۆر سەخت بوون کە یەکی چیان سالارە و بەهۆی تەقینەوەکەوە هەست و بیری و هۆشی وەک جاران نەماوە و چەند پارچەیەک لە بۆمبەکە لە جەستە و سەریدا جێماوە. بەپی راپۆرتە پزیشکیەکان بەهۆی تەقینەوەکەوە زیانێکی زۆر بەرسەر و مێشکی سالار کەوتووە. چەندین پارچەی بۆمبەکەش لە جەستە و سەریدا ماوە. هەروەها راپۆرتە پزیشکیەکان ئەویان دەرخستووە کە پارچەی بۆمبە تەقیوەکە کەلەی سەری شکاندووە و مەترسیدارە ئەگەری ئەوەشی هەیە زیانێکی گەورەی پێ بگەێنێت. پارچی تایە سەرم پارچەکە جوتە ناو دەماخم ئەمە پارچەیەکە لێرە شەوی وایە بەخوا لەبەر ئازاد تا بیان ناخەوم بیر و هۆشمەوەنە نەما وەک جارە خوا جاری وایە ناڵم تا بیان ناخۆم یەم باوک مەڵەسێنم دایک مەڵەسێنم ئەچمە دەرۆ شەوی وایە. حاڵی حازر سالار جگە لەوەی توانای بیرکردنەوەی وەک پێشوو نەماوە بەباشی ناشتوانێت نان بخوات و هەڵسوکەوتی ڕۆژانە ئەنجام بدات کە سوکارەکەشی دەڵێن سالار ڕۆژانە تووشی هەڵچوون دەبێت. بەس وەختی وایە هەڵەسێمە هەموو خەوتمێ لەسێ ئەڵێ ئێوەش هەمووتان هەڵسۆن دانیشم بە دیاری منە بۆ من خەومیەوە بۆیەوە خەون پارو ئەجوێ ئەڵێ وەڵام من ناتوانم شەناکەم ئازاری هەیە. سالار لە ساڵی 2010ەوە لە کەتیبەی 57 ئاسمانی بۆتە پێشمەرگا. لە 2012دا گوازراوەتەوە بۆ یەکەی 103 سریەی بەرگری سەر بەهێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی. بەڵام دوای برینداربوون و لە دەستدانی بیر و هۆشی جارانی و زۆربوونی ئازارەکانی داوای چارەسەرکردن و بردنە دەرەوەی وڵات دەکات لە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان چونکە تا ئێستا هاوکاری نەکراون. وڵات داواکە ئەوەیە من هاوکارێکمان بکەن مامەن بۆ دەرەوەی وڵات چارەسەرێکمان بکەن من ئەو پارچە لە سەرمایە ناتوانم بخەوم ناتوانم نان بخۆم داواکاریم بەزەوەیە. شارەزایانی تەندروستی دەڵێن ئەگەر پارچە بۆمبەکە زیانی بە خانەکانی مێشکی نەگەیاند بێت ئەوە ئەگەری زۆرە لە دەرەوەی وڵات لە ڕێگەی نەشتەرگەریەوە چارەسەری بۆ بکرێت و بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی. سالار دەڵێت بەر لەوەی ئەو ڕووداوەی بەسەردا بێت بڕیار بوو پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدات بەڵام لە ئێستادا بەهۆی برین و نەخۆشیەکەیەوە پێناچێت کارەکە ئەنجام بدات تا ئەو کاتەی دڵنیان نەبێت وەک پێشوو باش دەبێت. ئیسا ئەم دوو مانگە مایە کە تۆ زەهیرا تۆ خۆت ئەڵێ باوکە ئەوە ژنەکەشت بۆیە ناموتیاشوو منیش حەقیقەت ناڕەحەبم بۆی. حەشنەکەم ناداکەم. وریا حەمەکەریم NRT هەڵەبجێشیت. سپاس بۆ تام کاتە بینەرمان بوون.